ناوی خوای گەورە و میهرەبان نایزانی پەیام سڵاوتان لێبێ و بەیانتان باش بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی سپاس بۆ خوام ڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ بینەرانی عەزیز، خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێ داهاتینەوە خزمەتان بۆ ئیوایی کە هەموو لایەک تەندروستێکی باشتان هەبێت و دوور بن لە هەموو دەرد و بەڵاو ڤایرۆس و نەخۆشیەک و ئینشاءڵڵا خەریکە بەرەو کۆتاییش دەچێت دەم نەخۆشی و بڵاوبوونەوە ڤایرۆسەوە. لەم بەرنامەیەشماندا کۆمەڵێک تەوەرە و کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادە کردوون لە تەوەریەکەماندا باز لە ڕۆڵی میدیای کوردی دەکەین لە هەرێمی کوردستاندا بەپێی ئەو بارودۆخی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئامارەکان و هەروەها لە تۆپباران و هێنانی لەشکر بۆ هەرێمی کوردستان تا چەند میدیا ڕۆڵی هەیە لێرەداوە بێلایەنی خۆی و کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگاوەوە بکات کە کۆمەلگایەکی هوشیار بێتە ئاراوە. بەڵێ دانیار بێگومان زۆرن ئەو لایەنانەی کاری خێرخوازی دەکەن و وەروەها بەدەم هاوڵاتیانەوە دەبن بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکەوە ساڵانە مانگێکی پرخێر و بەرەکەتەوە وەروە خەڵکی زۆر لەو مانگەیە کاری خێرخوازی دەکاوە بەدەر لەوەش لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزاندانیان وەک دەزانانی ئەم ساڵ کەرەنتینەیەک هەبوو ڕێگاکانی هاتوچۆ و وەروە ڕێگاکردنی کاسپی و ئەوانە تۆزێک لەسەر هاوڵاتیان قورستر بوو. بۆیە ساڵانە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەدەر لە دەستگای خێرخوازی بەخشین کەوا دەستگایەکی گەورەیە و وەروە مؤسسەیەکی سەربەخۆیە کەوا سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستانە هاوکاری بەردەوام و وەروە پرۆژەی بەردەوامی هەیە بۆ بابەتی خێرخوازی و بۆ کەسانی نیازمەند. بەڵام بەدەر لەوەش لە تەواوی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە مەڵبەند و وەروها ئەنجومەن و ناوچەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستانە ئەوانیش سربەخۆ بۆ خۆیان کار و چالاکی خێرخوازی ئەنجام دەدەن. یەکێکی تر لە تەوەرەکانمان قسەکردن لەسەر ئەو ئامارانە دەبێت لە مانگی پیرۆزی ڕەمەزان وەروە لە دوو مانگ و سێ مانگی کەرەنتینەی هاوڵاتیان بەهۆی کۆرۆنا ڤایرۆسەوە لە هەرێمی کوردستان ئەو کار و چالاکیانەی کەوا لە ڕووی خێرەوە خوازیەوە ئەنجامیان داوە لە ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان قسە لەسەر ئەو ئامارانەش دەکەین. بەڵازیان دەستپێشکیش دەچینە لای ڤیتیەکە هاوکارمان لە دەڤەری باڵکایەتی ئامادەی کردووە کە باز لە کاری هەرەوەزی و لێکردنەوەی ئەو بەروبوومانەیە کە پێشتر چاندویانە پێکەوە بینەری دەبین. دەرمان بژار دەرمان ئەجماحە دەرمانکی بچەکانی بۆ کڕاوە. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم، دەستخۆشی لەو برادەرانش دەکەم بەخێر بێن کە ئەوانە ئەوڕۆ لە هەرەوەزی من یارمەتی من دەدەن. ئێمە خەریکی تەماتەشکانەوەی کە لە هەندێک ناوچە پێی دەڵێن گڵ و بەرهەڵدان یان دەڵێن پشت ئاخکردن پشت خۆڵکردن ئیدی هەر بە گوێرەی هەر ناوچەیە و شتێکی پێ دەڵێن. ئەوە بوو ئەوەیە کە تەماتەکە خۆتی بکە و گوڵی زیادکە و بەر و کەڕکەی زیادکە لەو بە دوای ئیستیفادەی لێ دەکات لەو شکانەوەی تەماتە. ئێمە لێرە بە هەرەوەزی ئیشەکان دەکەین هەر لە تەماتە چەقاندن لە شکانەوە لە جاروە هەیە لە لێکردنەوە شەر بە هەرەوەزی و یارمەتی یەکتری دەدەین کە بەڕاستی ئێمە هەموو تەواوکەری یەکترین. دەستخۆشی لە هەموو جوتیارەکان دەکەم لە هەموو برایانە دەکەم کە پاڵپشتی یەکترن یارمەتی یەک دەدەن لە ئیش و کارەکاندا هاوکاری یەکترن. ئێستا ئەمڕۆکە هەموو هاوڕێیان خڕبووینەوە خەرشی تەماتەشکانەوەین بە هەرەوەزی. ئەمویشە بە هەرەوەزی نەبی نابێت چونکە تەماتەکان زۆرن، دوایەکەش بە هەرەوەزی کارەکان زۆر ئاسانتر و خۆشترن. بۆیە هەموو هاوڕێیان لێرانە هەر ڕۆژە و نۆبەتی یەکەکە هەمووان پێکەوە خڕبینەوە و تەماتەکان دەشێنینەوە. بەروبوومەکانمان لێرانە کاتی وێڕاگات ئەبین بۆ علووە هیچ پارێک شوان ناکات. لێرە مەبین بۆ هەولێر مەسەرەن 100 دینارەکات 150 دینارەکات هەمە هەر کرێی ڕێ دەرناینی. ئێرە کوێستانی وێزیە
کوێستانی وێزێ تەمەەن بەرزترین کوێستانە لە ئاستی لوتکەی قەندیل. وڵی ئێستا بە کشتتوکڵەوە سەرقاڵین تەمان هەمومان لە منتخەی پشدەر و بیتوێن و منتخەی هەموو لەو منتخەشیەوە دین تەمان لێرە محکەمە ئیجارە گرتووە و بەنیوە کاری و هاتین خەرج کشتتوکڵی. سوپاس بخۆیەگە بڵێ ئاو لە ڕۆوی چکە ئاوی زۆرە ئێرە تابان ئاوی زۆرە وڵی جادە و بانیشی زۆر ناخۆش تەمان لە هەل ئێنێ بەرەژوری هەمووی کاڵ و سەنی زۆر تێدا بەڵام هەلاکولی جادەکەوە هەلاکولی بەڵام وەکو هاوکاریکە شیمیا و دەرمان و شتانە هیچمان نەدراوەتی و ناشدرێت تازە ئەوە بەڵام داواکاری لە حکوومەت لەوە بەدووە ئەگە ئەو تەماتە و خەیار و کولەکە پێگەی هاوردەکە ڕاگری بۆ ئەو خەڵکە هەژارە بەرهەمێکی هەبێ کە ساڵشکی یان تێدا زەرمەند نەبێت زۆر کەسێک تێدا زەرمەند بووە ئەوە لاسەکەی ئاحمەد خانی دەچەوە خەندی دەچوو کە لەی ماماکۆیان دەستکەکی سۆمۆسن و هەڵاڵ و بەیبوونانی دەهینا ئەوە پەڵاورەکێ لە لای خوو بڵێ ڕادەهینا دەبەرنێکەوە کە لاسی وەردەهینا دەستکی سۆسن و هەڵاماڵ و بەیبوونانی لە دەستی کاوە کە لاسی دەردەهینا بەڵێزان بەڕاستی و ڤیتەدانیار زۆر چەندڕاکێش و جوان بوو گیانی هەرەوەزی توانم بڵێم یەکێک لە سیفەت و دیاردە جوانەکانی ناو کۆمەڵگای کوردیە بێگومان کەسێک خان و دروست دەکا ئیش دەکا باغداری دەکا لە هەر بابەتێکە گیانی هەرەوەزی لە ناو کۆمەڵگای کوردیە بۆ خۆشی و بۆ ناخۆشەکانیش تەنانەت ئەگەر سێ بکەین لە مەراسیمەکانی بەخاک سپاردن چۆن گیانی هەرەوەزی و بەدەمەوە چوون لەناو کۆمەڵگای کوردی هێشتا وەکوم هەر گرۆتینێکی زۆری هەیە هیوادارین ئەو دیاردە جوانە ئەو سیفەتە جوانەی ناو کۆمەڵگا بە بەردەوامی بمێنێتەوە. ئایزان بینەری کۆمەڵێک زانیاری دەبین کەوا ئەم زانیاریانە بەستێوەیەکی گشتی زانیاری گشتین بەم بەیانە زۆر خراپ نیانێک شتانوە بیربێنینەوە. پێویستە دوور بکەونەوە لە خواردنی کەرەوز چونکە دەبێتە هۆی کەمکردنەوەی شیرەکە. شەربەتی ترێ چارەسەری نەخۆشی ڕەقبوونی خوێنبەرەکان دەکات. بەکارهێنانی کافور قژ زوو سپی دەکات. شەکری کڵۆ بۆ ئەوەی ڕەنگی سپی بکەن کافوری تێدەکەن لە کارگەکاندا. خواردنی گێلاس زیانی نییە بۆ ئەوانەی نەخۆشی شەکرەیان هەیە. ئەو ئافرەتانەی دووگیانن بۆ ئەوەی دوورکەونەوە لە مناڵ لە بارچوون پێویستە هەموو ڕۆژێک 20 دەنگ بادەمی شیرین بخۆن. بۆ ئەوەی قژت دوور بکەوێتەوە لە ڕووتانەوە و بەهێز بێت و درێژ بێتەوە و ڕەش بێت ئەوە زەیتی گوڵە مۆردی لێ بدەن وا چاکترە تۆوی گوڵەکە بێت. گەڵای نیلوفەری تازە پێگەیشت و دەتوانێت برین زوو چاک بکاتەوە و گوڵەکەشی خەوت زوو لێ بخات. گوڵە هەمیشە بەهار لە دڵتەنگی دوورت دەخاتەوە و دڵخۆشت دەکات. ئاوی گەڵای هەنجیر جێگای پەڵەی کوتانی خاڵی شین لا دەبات. بۆ ئەوەی ڕزگارت بێت لە بالۆکەی دەست و پەنجەت تەماتەی سەوز قاش بکە و بیخەرە سەر بالۆکەکە بۆ ماوەی 3 شەو. دوای ئەوە بالۆکەکە نامێنێ چونکە مادەی سالسالیک ئەسیدی تێدایە. پێیان لێرمان هوشیار لە قەزای شارە زوور لەگەڵمانە بزانین دوایین زانیارەکانی قەزای شارە زوور چین. هوشیار سڵای خوات لێ بێ دوایین زانیارەکانی قەزای شارە زوور چین گەر پێمان بڵێیت.
سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام پێشەوەی باسی زانیاریەکانی شارە زۆر بکەم باس لەوە دەکەم کە شۆفێران و بارهەڵگرانی مەرزی پشتە بڕیار بوو ئەمڕۆ خۆپیشاندان و گربوونەوەیەک لە مەرزی نافەرمی پشتە کە لە ڕووی ئیداریەوە سەر بە مەرزی پەروێزخانە و ناحێکەشی سەر بە پارێزگای هەڵەبجێ ساز بکەن بەپێی بەدواداچوونەکانی پەیام و بەندە بەدواداچوون و کردەوە و پرسا باس لەوە دەکەن کە دوو کۆمپانیا بە شێوەیەکی جیاواز و بە دوو شێوازی جیاواز ئاستەنگ بۆ کارەکانیان دروست دەکەن بەتایبەتی ئاستەنگ بۆ شۆفێران و بازرگانەکان دروست دەکەن و ئەمەش بۆتە هۆی نیگەرانیکردنی دووبارە و سێبارەی شۆفێرانی مەرزەکە تەبعەن وەکو لە پێشووتریش و ڕاستەوخۆ پێشووتریشدا چەند جارێک لەمە پێش باسم کرد کە مەرزەکە داخرابوو دوای کردنەوەی دووبارە ئاستەنگی تر هاتوتەوە بەردەمیان ئەوان دەڵێن سەر ڕێگاکەمان خراپە و بابەتە خزمەتگوزاریانمان تەواوی سەرجەمی لەبیر کردووە بەڵام ئەوەی کە ئێستاکی ڕاستەوخۆ ئەوانی نیگەران کردووە دوو پرسە پرسی یەکەمیان بوونی کۆمپانیایەکە کە ئەم کۆمپانیایە دەڵێن سەرجەم ئەو بارانی کە دەهێنێتە مەرزەکە بۆ تاقیگا بەڕاستەوخۆ زۆربەی هەرە زۆریان بەبێ هیچ پاساوێکی وەکو خۆیان دەڵێن جێ مەقبول بارەکانیان ڕەت دەکەنەوە ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە بەشێکی زۆری بارهەڵگرەکان زیانمەند دەبن ئەمە دەڵێن لە ماوەی ڕابردووجا چەندین جار هەوڵمانداوە لەگەڵ لایەنی ئیداری بەتایبەتی بەڕێوەبەرانی ناحیەی بەمۆ دەڵێن بەڕێوەبەرانی ناحیەی بەمۆ ئەویان پێوتون کە ئەو کۆمپانیایە تەنانەت بەپێی زانیاریەکانی ئەوانیش وەکو باسی دەکەن هیچ مۆڵەتێکی فەرمی نییە بەڵام لەبەرەوەی کار ئاسانی بۆ حکومەت کردووە لە هەمان کاتیشدا ئەو مەرزێکی نافەرمی و نێودەوڵەتیە لەبەر ئەوە لە ئێستادا ئەو کۆمپانیا کارەکانی خۆی دەکاوە کۆمپانیایەکی دیکەشەیە کە ئەمە دەڵێنی سەر بە یەکێک لەلایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی زۆنی سەوزە باس لەوە دەکەن کە بیمە دەسەنێ تەبعەن ئەوان باسییان لەوە کە لەسەر جەم با بڵێن معبەرەکانی تر یاخو دەواازەکانی تر بیمە بە شێوەیەکی ڕەغبەتە ئایا تۆ بیمە ئەدەی یان ناگە بیمە بدەی لە کاتی هەڵبژاردنێکی نەخوازراوە بەشێک لەو زەرەرانە بۆ گرێتەوە دەبێت و بیمە نەدەی ئەوە بە دڵنیاییەوە سەرجەم زەرەرەکان لە کاتی ئەو بارە ئەبێ خۆت هەژماری بکەیت دەڵێن لە ئێستادا ئەو بیمەیە بووە بە زۆر ئەوان دەڵێن دڵنیاشین ئایا کاتێک ڕووداوێکی نەخوازا و ڕوەدا تا چەند ئەوان بەدەمیانەوتێن و ئەو پارەیە سەرف دەکەن و وەکو دەڵێ پارەکە ناخۆن ئەمە بەڵام ئەوەی کە ئەوانی تا ئێستا سار کردەوە ئەمڕۆ گربوونەوەکان نەکردووە لە هەوڵدان بوو ئەوەی کە کێشەکە بە شێوەیەکی دیبلۆماسی و دیالۆگ و بە شێوەیەک لێ تێگەیشتن چارەسەر بکەن کۆتا قسەم لەسەر ئەو پرسەی مەرزی پشتە ئەوەیە کە دەڵێن لەگەڵ پارێزگای هەڵەبجە قسەیان کردووە ئەڵێ ئەمە قسەی ئازاد تۆپیق بۆ ئەوان توێتی خێر و بێری مەرزەکە بۆ مەرزی پەروێزخان و ئیداری گەرمیانە بەڵام پاشەڕۆکەی بۆ پارێزگای هەڵەبجێ ئەمە بەو مەفهومەی بەو مەبەستەی کە داهاتەکەی بۆ ئیداری گەرمیانە بەڵام کێشە و گیر و گرفتەکان و ئاستەکەکان یەکسەر شۆفێران و بازرگانانی مەرزەکە ڕوو لە پارێزگاکە دەدێن بێمەوە ناو شارە زوور و زانیاریەکانی شارە زوور بگوازمەوە مەڵبەندێک یاخود نەخۆشخانەیەکی تایبەت بە ڕاوێژکاری ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری شارە زوور تا کراوەتەوە ئەمە ئەتوانین بڵێن وەکو بەشێکی زۆری ئەو نەخۆشخانانێتی کە لە سنوورەکانی تکراتۆ لێرەش کراوەتەوە بەڵام ئەمە ڕاوێژکاریە من پەیوەندیم بە بەڕێوەبەری نەخۆشخانەکەەوە کە لە هەمان کاتیشا بەڕێوەبەری تەندروستی ناحی و ئارماوەی باسی لەوە کرد دەڵێت ئێمە بۆی ناومان ناوە ڕاوێژکاری لەبەر ئەوەی پێمان وایە لە ئاستی ئەوەدا نییە کە ئەم نەخۆشخانەی ناوبری نەخۆشخانێکی فەرمی لەبەرەوەی بەشێکی زۆری ئەو نەخۆشخانانیشی لە شار و شارژەکان بە شێوەی خۆبەخش کراوەتەوە تەنها بینایە بەڵام ناوەڕۆکەکەی سەرچاوی مرۆیی کە پزیشک و کارمەندە وەکو پێویست نییە ئەجهیزە و ئەو ئامێرانی کە پەیوەند بە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا و تەشخیصکردن و پێدانی دەرمانی کە نزیک بێ بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسە دڵتیایدانی ئەڵێ لەبەر ئەوە بەشێکی زۆری ئەو نەخۆشخانانە تەنها هەیکل و ناوەڕۆکەیان لە ئاستی پێویستانێ لەبەرەوە ئەمان تەنها ئەو باس لەوە دەکات لە ساڵ 85 توشبووەکان ڕێنمایی دەکەن کە لە ماڵەوە بمێنەوە کە تێکەڵ نەبن ئەو لە ساڵ 15 دیکەشی دەڵێ خۆمان لە ناو ئەو سەنتە ڕاوێژکاریە ئەخێنە ژێر چاودێریەوە ئەگەر زانیمان ئاستی نەخۆشیەکەی لە ئاستێکی بەرزدایە ئەوە ڕەوانەی سلێمانی دەکەین و بۆ ئەوی لۆت لەسەر پارێزگای سلێمانی دروست نەبێ و لە هەمان کاتیشا ئەو ڕێژەی توشبووانە داخڵی هەژماری تەندروستی سلێمانی ناکەن واتە ئەگەر بێت و توشبوویەک لە شارە زوور توش ببێ ئەگەر بزانن حاڵەتەکە زۆر مەترسیدار نییە ئەوە تەنانەت ئاراستەی سەروی خۆیان ناکەن تەنها هەوڵەدەن بە ڕێنمایی ئەو ڤایرۆسە کە لە ماڵەوە خۆی کەرەنتینە بکات و
تێکەڵ نەبێ باسم لەوە کرد کە بۆچی ئەم نەخۆشخانەیە تەقەن من چوومەتە شوێنەکە نەخۆشخانەیەکی ئەتوانین بڵێن ڕووی بیناو بینایکی کۆنا و لەناو ماڵەکانیشە کە ئەمە توانین بڵێن ڤایرۆسی کۆرۆنا پێویست بوو کە لە دەرەوەی با بڵێ ئاوەدانی بێ لەبەرەوەی ئەو تووشبووانە کە هاتوو چۆکەم بەربەست نێ بەڵام باس لەوە کرد کە دوو هۆکار بووە یەکەمیان بنکەیەکمانە بۆ زمناکۆ بۆ بنکە لە تایبەتە بە ئەو نەخۆشخانەی کە درێژخایانن دەرمان لێ وەرەکرد نەماتوانی وەکە ئێمە بێت نەخۆشی درێژخایانەکان لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا لە بینایەکە کۆ بکەینەوە ئەڵێ نەخۆشخانەی شەیدڕۆ و بەگیش کە لە قەزای شارە زۆر و نەخۆشخانەیەکی گەورەیە ئەوە نەخۆشخانەیەکی تەواریە و لە کاتی هەڵموداوێکی نەخوازراوە لۆجێکی زۆر دەکەوێتە سەر خەستەخانەکە لەبەر ئەوە بە ناچاری ئەوان بیریان لەو تەنها بەڵبەدی شەیچیا وەربگرن بەوەی کە بۆ تایبەت بێ بە ڕاوێژکاری ڤایرۆسی کۆرۆنا و باسی لەوەش کرد کە سەرجەم لایەنە تەندروستی و سەرچاوە مرۆڤەکان کە پزیشک و کارمەندی تەندروستین بەخۆبەخش کار دەکەن و دوای دەوامی ئاسایی خۆیان یاخود بە شێوەی تەنسیق لەگەڵ بەڕێبەرایەتی تەندروستی بەڵبەتەکانی تەندروستیە لە باتیەوەی دەوام لە شوێنی فەرمی خۆیان بکەن دەچنە ئەو بنکەیە و بە شێوەیەکی خۆبەخش لەسەر هەمان موچەی کاری خۆیان بەردەوام دەبن و ئەمەی باسێک لەوە بکەم لە دوێنێ وەکو تیمی پەیام سەردانی با بڵێ گروپێکی خۆبەخشمان کرد ئەم گروپە پێکاتون لە 2 کارمەندی ئافرەت و لەگە 3 کارمەندی پیاوە ئەم 5 کەسە بە شێوەیەکی خولاو دەوران لەسەر ئەرکی خۆیان و بەبێ هیچ تەنسیقێکتان لەسەر هەست بەرپرسیارەتی خۆیان هاتوون هەر ماڵێکە نەخۆشییان بوێ ژمارە خۆیان لە سنوورەکە بڵاو کردوتەوە پەیوەندیان پێوە بکرێ ئەمان وەکو تیمێک دەچنە ماڵەکە و تەندروستی ڕێکارەکانی پێدەگەێنن و پێی دەڵێت چۆن خۆی کەرەتینە بکات چۆن هەوڵدا بکافەحە و یاخود ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە ببێتەوە لە هەمان کاتە شێوازی کۆکردنەکەشی بەڵام ئەوەی کە ئێمە قسەمان لەگەڵا کرد ئەو پزیشکانە ئەوە لەوە نیگەران بوون کە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی نەنگی لەم ڤایرۆسە ئەڕوانن بە شێوەیەکی عیب لەم ڤایرۆسە ئەڕوان بەڵام من ئەو قسەم لەگەڵ لای تەندروستیا کردو دەڵێت ئەمە لە ڕوویەکەوە بێت دڵخۆش بی کاتێک کە تۆ تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبیت دەتوانی پلازما دواتر ببەخشی دواتر تۆ تایبەتمەندیەکەی لە هەمان کاتێک تووشی ڤایرۆسی کۆرۆنا ئەبی دواتر دەبێت تووشی ئەو ڤایرۆسە بیتەوە جەستت مەناعەیەکی پیا کردووە وەکو ئەوانەی کە سەرەتایان و تووشی ڤایرۆسەکە بوون کاریگەری نەرێنی لەسەریان جێنایە بەڵام وەکو ئاماژە پێکرد بەهۆی ئەو تێگەیشتە هەڵەوە کە لە ڤایرۆسی کۆرۆنا بە ڤایرۆسێکی نەنگی یان عیبە سەری دەکرێت تەنانەت ڕێگەشیان نەدا زۆر هەوڵماندا کە وەکو تیم پەیام دوای خۆ پاراستن و جێبەجێکردنی ڕێمایەتە دروستەکان و جلوبەرگی پێویستمان سەدانی چەند ماڵێک بکەین بۆ ئەوی لە نزیکەوە لە دۆخیان ئاگادار بینووە چۆنیەتی ڕێکارەکانی ماڵەوەیان لێوەربگری بۆ هاوڵاتیانی بگوازینەوە بۆ بینەرانی پێیان بەڵام ئەوان بە هیچ شێوەیە ئامادە نەبوونەوە تەنانەت ئەیان شاردەوە بەڵام ئەمە وەکو تەندروستی قسەمان لەگەڵاکۆ لە شاردنەوەی بابەتە هەڵەیە لەبەرەوەی ئەو کەسەی کە توشبوونی خۆی ڕائەگەیەنێت لە هەمان کات ئەو کەسانی کە بەرکەوتنیان هەبوو دەزانن بەرکەوتنیان هەبوو دەچن پشکنین دەکەن یاخود خۆیان دەگرنەوە لە سەردانیکردنی ئەو ماڵ لە سەردانکردنی ئەو کەسە بەڵام بە ئەوەی کە وەکو ئاماژەم پێکرد نیگەرانی لایانی تەندروستی بوو دۆخی نەخوازراوە کە ئەو هەڵە گەیشتنە دروست بووە لە هەمان کاتە دەبێت باسێک لە نەخۆشخانەی گشتی شەیدڕۆ بکەم لە ماوەی ڕابردوودا دەتوانین دوای مانگێک بایکۆتی دەوامیان بەهۆی پێنەدانی موچەوە یەکشەمە یاخود دوێنێ ڕۆژی ڕابردوو دەستیان کردەوە بە دەوامی ئاسایی خۆیان ئەوان دەڵێن سەرڕای ئەوەی کە ئێمە تەواوی داواکاریەکانمان جێبەجێ نەبوو بەڵام لە سۆگەی هەستکردمان بە پرسیارەتی پێشەوانەی حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی هەستمان بە پرسیارەتی کردووە پێمان وایە لە سنووری شارە زوورە تەنها ئەم بە نەخۆشخانەیە هەیە لەبەرەوە پێویستەکە ئێمە زیاتر لە جاران بەرپرسیارانتر و زیاتر لەوەی کە لە ماوەی ڕابردوودا موچە لە کاتی خۆی هاتوو ئێستاش پێویستەکە هەست بە بەرپرسیارەتی بکەین و لەبەر ئەوەی ناوچی شارە زوور و نەخۆش و ئەوانەی کە تایبەت بە ڤایرۆسی کۆرۆناش هەیە لە ئێستادا دۆخەکە تەواو مەترسیدار لەبەر ئەوە ئەوان هەوڵ دەدەن بە شێوەیەک لە شێوەکان خۆیان لەگەڵ ئەو بارودۆخەدا بگوجێن بە مەرجێک موچە لە مەو دوای لە 30 ڕۆژ زیاتر تەجاوز نەگا بێت و تەجاوز کاوان دەڵێن ڕاستەخۆ ئێمە با بڵێن مانگرتن و دەوام و زۆر باشە وشیار ئەگەر بە کورتی پرسیارێک هەیە وەڵامم بدەیتەوە لە ماوە حکوومەتی ئێران بەڕەسمی بە نێودەوڵەتیکردنی 2 مەرزی ڕاگەیان کرد و پیشان لە سنووری پارێزگای هەڵەبجەن مەرزی شۆشمێ و پشتە پێما بێ پشتە لە سنوورەکەی لای بەڕێستە ئەو زانیاریانە چین یاخود ئەو هەنگاوە ئاخیر هەنگاوە ئیداریەکان لە بەڕەسمیکردن و یاخود دروستکردنی جێبەجێکردنی ئەو بڕیارەیە لە مەرزی پشتە مەبەستی لە نێودەوڵەتیکردن واتە بە پاسپۆرت هاوڵاتیان دەتوان لێوە چۆ بکەن وەکو تەواوی مەرزەکانی تری نێودەوڵەتی لە نێوان کۆماری عێراق و کۆماری ئێرانە طبعا شوان ئەم مەرزی پشتەوەکو حکایەتی مێشەکەی هاتووە هەر تەواو نابێ ئەمە لە ڕووی جوگرافیەوە لای منە با بڵێن
لە ڕووی ئیداری وەکو ئاماژە پێکە مەرزەکە سەر بە ئیداری گەرمیان و پەرێوزخانە لە ڕووی ئیداری ناحی بەمەوە کە مەرزەکەی تیاسە بە پارێزگای هەڵەبجە یعنی هەر وەکو کوردستانی گەورە دابش بۆ بەسەر سێ چوار پارچەیە ئەمەی کە باسی دەکەی دەڵێ دوایین خۆناکان بڵێ بە دوواداچوون بۆ بابەتش کردەوە دوێ شەویش لەگەڵ لایەنی ئیداریا قسەم کردو دەڵێن ئێران هاتۆتە پێشەوە هەنگاوێت تەنانەت نەک لەگەڵ حکومەتی هەرێما لەگەڵ حکومەتی عێراقیا قسەی کردو کە با ئەو مەرزە بکرێ بە نێودەوڵەتی بەڵام ئەمە قسەی بەرپرسی شۆفێرانی مەرزی پشتە بوو کە 200 شۆفێری لێ ئەڵێ ئەوان ئامادە نین ڕێگاکەمان بۆ چاک بکەن ئەوان ئامادە نین با بڵێن کۆمپانیای نایاسایی لابدەن دیسا ئەوان ئامادەم بێت ئەم مەرزە بکەن بە نێودەوڵەتی لەبەر ئەوە هەست دەکرێت کە حکومەتی هەرێمی کوردستان یارمەتی دەر و هەماهەنگ لەگەڵ حکومەتی عێراقیا بۆ کردن بە فەرمی ئەو مەرزە چکە ئەوان دەڵێن ئەگەر بێت بکرێ بە مەرزی چەندین تەڵەبیات هەیە و چاکردی ڕێگا و بعد مەسروف و لە هەمان کاتیشدا ئاوردانەوەی خزمەتگوزاری لەو مەرزە بەڵام دەڵێ حکومەت ئامادە نییە دەیەوێت بە شێوەیەک لە شێوەکان ئەم بارەلارە بۆ ئەو ئیسپادەی خۆی هەیە لەبەر ئەوەی کۆمپانیا گوێداخڵی دەکات لەبەر ئەوەی هەر خزمەتگوزاری بوێ نایکە فشارێکی دەرونیە لەسەر بازرگانان شۆفێرانی ئەو مەرزە. هۆشیار محەممەد لە شارە زۆر لەگەڵ ماناوی سپاس بۆ زانیارەکان ماشەڵڵا ئەوە زانیاری پێ تەواوی دەفەری شارە زۆر گوێ بۆ تۆ بگرێ بەسییانە. وڵای زانم هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە. ڕامیار سڵاوت لێبێ و زانیارەکانی پارێزگای سلێمانی چین ئەگەر بۆمان بگوازیتەوە. کۆنتڕۆڵ وحدەم پێ نەماوە لە تەلەفۆنێ دیارە ڕکێ ڕامیار بەڵێ دیارە ڕامیار کێشەی گەیشتنی هەیە بێگومان ئەو بابەتی وشارواسی کرد زۆر سەرنجڕاکێشە مەرزی پشتا لە ڕووی داریەوە سێ چوار گرفتی هەیە بەتوانم بڵێم کاراسانێکی باشە لە یەکێک لەو بابەتانەی ڕۆژ کە هەیە ئەویش ئەو کردنەوەی ئەو مەرزانە بۆ ڕەنگە هاوڵاتیان سوودێکی زۆری لێوان ئەوەی کە زۆر ئەوەیە کە مانگانە نزیکەی داهاتەکەی 3 ملیار دینارە جادەیەکی زۆ خراپ شەقامێکی زۆر بەداخەوە میشە و گرفتان هیچ خزمەتێک بۆ ناوچەی ناکە کە و هەموو ڕۆپارێش پەیدا دەکەن ڕاستە بەداخەوە بەشێکی زۆر لە کێشە و گرفتەکان هەیە ئەگەر هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە ئەگەر ئاگوێی لێمان بێ ڕامیار سڵاوت لێبێ زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین بەڵە شوان سڵاو لە ئێوەش لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت من لە ئامادەکانی توشبوون بە پەتای کۆرۆناوە دەست پێ دەکەم لە شاری سلێمانی دیارە لە ڕۆژی ڕابردوودا پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی لە شاری سلێمانی 139 حاڵەتی توشبوون بە پەتای کۆرۆنا تۆمارکراوە لە نێوانیاندا 54 چاکبوونەوە هەبووە لەو ڕێژەی کە توشبوون و هەروەها 8 کەس گیانە لەدەستداوە کە هەڵگری پەتاکە بوون. دیارە لە ئەمڕۆ لە شاری سلێمانی خۆپشاندانێکی بەرفراوان ئەنجام دەدرێت کاشمێر داوا بڕیارە لە بەردەم باخی گەشتیەوە مامۆستایان و فەرمانبەران و کارمەندانی هاتوچۆی سلێمانی بەڕێپێوان بەرەو نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان بەڕێکەوەن دیارە داواکاریەکانی ئەوان لە ئێستادا پێدانی موچێ و هەروە هەڵوەشانەوەی ئەو لە سەدا 21 کە ئەنجومەنی وەزیران سەپاتی بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە داوای هەڵوەشانەوەیەکەن داوایەکەن لە ڕێگەی پەرلەمانەوە داواکاریەکانی ئەوان بگەندرێەوە ئەو فشارانەی کە دەیکەن بەجددی وەربگیرێت چونکە ئەوان وەکو کارمەندانی هاتوچۆ ئاماژەیان پێکردووە ئەوان قوبڵی ناکەن ئەو لە سەدا 21 لێ ببڕێواروەها بە وەرگرتنی موچەیەک ئەوان ناگەڕێنەوە سەر کارەکانیان چونکە ئەوان ڕایان گەیاندووە ئەگەر 30 ڕۆژارێک حکومەتی هەرێم بەڵێن نەدا موچەکانیان پێ بدرێت بەتاکی ناگەڕێنەوە سەر کارەکانیان وە شوانە لە ئێستادا شەقامەکانی سلێمانی کارمەندانی هاتوچۆی تێدا نابیندرێ لەبەرەوە ینی قەرەباڵقێکی زۆر لە شەقامەکان دەبیندرێ بەهۆیەوەی کە ترافیکەکان ترافیک لایتەکان و هەروەها شوێنی پەڕینەوەکانەوانی کە ترافیک لایتیشی لێ نییە کارمەندانی هاتوچۆی لێ نابیندرێ بۆ هۆیەوە قەرەباڵقی دروست بووە. سەبارەت بە ئەو گرفتەی کە دوێنە دروست بوو لەسەر کێشەی ئاوەکو خۆتان نەزانن بەشێک یەکێک لەو بۆریانەی کە لە دوکانەوە بەرەو ئاراستەی سلێمانی دێکە پرۆژی ئاوی سەرچنارە پرۆژی ئاوی یەک سلێمانی دوکان بوو تەقیەوە بەهۆی گرفتێکی تەکنیکیەوە کە بەڕێوەبەری ئاوی سلێمانی ئاماژەی پێکرد بەهۆی ڕزینی بۆریەکانەوە کە تەمەنێکی زۆریان هەیەوە بەهۆی سیانە نەکردنیان
یەکێ لە بۆریەکان تەقی و گرفتی ئاو بۆ سلێمانی دروست و هاوکات دوێنێ بەڕێبەری ئاوی سلێمانی ڕایگەیاند کە ڕەنگە بۆ ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ سلێمانی و زۆربەی گەڕەکەەکانی سلێمانی بەدەر لە گەڕەکی قڕگە و گەڕێکی کازیۆوە سەرچنار و بەشێک لە گەڕەکانی دیکە سلێمانی بە تەواتی بێ ئاو دەبێت بەڵام پارێزگاری سلێمانی ئەم شەو بەیاننامەیەکی بڵاو کردێتەوە کە ڕایگەیان بە هاوکاری بەشێک لە تیمەکانی فەرمانگەی ئاوی سلێمانی توانیویانە سیانەیەک بۆ بۆریەکە بکەن و بتوانن بە شێوەیەکی کاتی ئاوی سلێمانی دابین بکەن و گرفتی بێ ئاوی بۆ شاری سلێمانی دروست نەبێ واروها داوای چۆنەڵی بودجەیەکی فریاگوزاریشیان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا بڕیارە وەزارەتی دارایی ئەو بڕەپارەی خەرج بکات کە بڕەکەی 6 ملیۆن دینارە بۆ سیانەکردنی ئەو بۆری و هەروەها ئەو ماتۆڕی ئاوانەی کە لە فەرمانگەی ئاوی سلێمانی بەهۆی ئاوەکەی دوێنێ کە ئاو چوو بە نێو فەرمانگەکەەوە زیانیان بەرکەوتووە بۆی کە چاک بکرێنەوە بەڵە شوان زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامی ڕوسمان لە سلێمانی و لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ بینەرانی عزیز ناوڕێکمان هەیە و دینەوەلاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. وڵازان زۆرن ئەو لایەنانی کە کاری خێرخوازی ئەنجام دەدەن. کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوو لە ئێستاشدا بەردەوامە لە کاری خێرخوازی و
هەمیشە و هاوکاری لانی کەسانی هەژار و کەم دەرامەتەکان و بەدەر لەوەی کە خۆی دەستگایەکی بەخشینی هەیە لەو ڕێگەوە کارە خێرخوازەکانی ئەنجام دەدات بەڵام لەسەر ئاستی حیزب و لەسەر ئاستی مەڵبەند و ئەندامەکانی ئەوانیش کاری خێرخوازی و پرۆژەی خێرخوازیان هەیە لەگەڵ ئەوەشتاکە لەوانەیە حیزبەکە بە دۆخێکی دارایی سەختا تێپەڕێ بەڵام لە کارە خێرخوازەکانیان هەر بەردەوام بوون بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ماوەسا ئەنوەر سەنگاوی میوانی بەرنامەکەمانە کە باز لە ئاماری کار و پرۆژەکانی کۆمەڵ کار و پرۆژە خێرخوازەکانی کۆمەڵی ئیسلامی دەکەین ئەوسایان زۆر بەخێر بێن زۆر سپاس بەخێر زۆر سپاس ئەوسا ئاماری کار و پرۆژەکانی خێرخوازەکانی کۆمەڵی ئیسلامی چەندەوە لە ڕابردووداوە لە ئێستاشدا ئایا کارە خێرخوازەکانی بەردەوامی هەیە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان دەستخۆشیێن بەرنامێشتان لە یەکەم بەرنامێکی سەرکەوتووە و جێگەی ڕەزامەندی هاوڵاتیانە بەگشتی هیوادارم بەردەوام بن دیارە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو یەکێک لەلایەنە سیاسیە بەرجەستەکانی هەرێمی کوردستان دائیم و بەردەوام لە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە خودی پرۆژەی حیزبی سیاسی بۆ خزمەتی خەڵکە لە هەر بوارێک لە بوارە جیاجیەکانی کۆمەڵگا کاتێک خەڵک جەماوەر بەگشتی پێویستیان بە حیزبی سیاسی بێ ئەبێ حیزبی سیاسی لەسەر خەڵک بێ بۆیان بۆیە کۆمەڵی ئیسلامی بەدەل لە کارە سیاسیەکانی کارە کۆمەڵایەتەکانی کارە ئابوووریەکانی کارە پەرلەمانەکانی هەموو بوارە جیاجیەکان کاری عەلامەکانی تەرکیزێکی زۆری خۆزە سەر بواری خێرخوازی لەم قۆناغی ئێستای میلەتەکەمان بە تایبەتی لە دوای ئەو وەزعی ئەو بارودۆخە نەشیاوانی بەسەر هەرێمی کوردستانە هاتوون و سەر هەڵەدانی نەخۆشی کۆرۆنا لە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستانە کە بەداخەوە سیستمی تەندروستی سیستمێکی زۆر لاوازە هۆکارەکانی پاراستنی خەڵک و جەماوەری کوردستانی وەکو پێویست نییە و پاشانیش ئەو قۆناغە جیاجیانەی تریش کە بەسەر خەڵکی جەماوەری کوردستانە هاتووە لە بڕینی معاش و لە زیادکردنی فشار بۆ سەر خەڵک بۆیە کۆمەڵی ئیسلامی بەردەوام بیری لەوە کرێتەوە بە چی میکانیزمێک ئەگەر لە سوڵتەشانە بێ ئەگەر لەگەڵ لە دەسەڵاتیشانە بێ بە چی میکانیزمێ بیەوێ زیاتر خزمەتی خەڵکە بۆ ئەو میکانیزمەکە ڕاوە من حەز دەکەم لێرە باسیەوە بکەم کاتێک کە نەخۆشی کۆرۆنا سەری هەڵدا و جەولەی یەکەمیە کە لە هەرێمی کوردستانە جەماوەری کوردستان کەرەنتینەکران و خەڵک خرانە ناو ماڵەکانی خۆیان بەبێ هیچ ئامادەکاریێک لەلایەن حکومەتەوە کە ئەوە جێگەی ئەسەفە هەر لە جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و مەکتەبی سیاسی هیعاز درا بە هەموو ئۆرگانەکانی کۆمەڵ کە هەمووتان ببن بە ڕێکخراوی خێرخوازی بۆ خزمەتی خەڵک واتە تەنها خزمەتکردنی خەڵک حەسر مەکەن لە ڕێکخراوە خێرخوازیەکانی سەر بە کۆمەڵ مەڵبەندەکان ناوەندەکان مەکتەبەکان دەستگاکان ئەنجومەنەکانی ڕێخستن کە لە ناو خەڵکان هەر هەمووتان بیر لەوە بکەنەوە چۆن دەستی هاوکاری کۆمەک بە خەڵک بگێرن خەڵک لەو ناڕەحەتیە هەندێک لە ناڕەحەتەکانی کەمکەنەوە بۆیە بەڕاستی بۆ ئەم مەبەستە کاری سەرەکی کۆمەڵی ئیسلامی و ئۆرگانەکانی بەگشتی لەو قۆناغەوە هەتا ئێستاش تەرکیزێکی زۆرە لەسەر ژیانی خەڵک بۆیە خۆشبەختانە خەڵکێکی دەوڵەمەند کە متمانی بە کۆمەڵی ئیسلامی هەیە و بە دەستێکی ئەمینێزانێک ئەمە سیفەتێکی گەورەیە ئێمە شانازی پێوەکەن و کۆمەڵی ئیسلامی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو سیفەتی هەبوو پێش ناردنی وحی بۆی هەموو قڕیش و هەموو عەرەب شایەتیان بۆدا ئەویش دوو سیفەتەکە بریتی بوو لە صادق و ئەمین هەم ڕازگۆ بوو لەگەڵ خەڵک هەم ئەمینیش بوو دەستپاک بوو ئێمە الحەمدولله سوپاسی خواکەین لەو ڕۆ ئێمە هەوڵمانداوە لەو ئەو دوو سیفەتە بەردەوام لە خۆمانە بەرجەستە بکەین هەم صادق بین لە ڕووی کاری سیاسیمان لە ڕووی ئەو پەیامی هەمانە بۆ خەڵک بۆ چاکردنی ژیانی خەڵک هەم لە ڕووی ئەمانەتیشەوە هەر شتێکمان پێ بسپێرێ لە هەر قۆناغە جیاجەکانە ئەم میلەتەی ئێمە بە کۆمەڵی ئیسلامی بسپێرێ کۆمەڵی ئیسلامی ئەیەوێ بە ئەمانەتەوە ئەوەدا بکە بۆ نمونە ئێمە حەزەکەم لێرا چەند نمونەیە بێنمەوە ئێمە مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی ئیسلامی کە لە دەرەوەی وڵاتە لە بەریتانیایە یەکێکە لە مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی کۆکەرەوەی ئەندام و کادرەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات و بە تایبەتیش لە بەریتانیا بە عازێکی هەم سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و هەم دەستگای بەخشین نزیکەی 50 نووسینگە زیاتر نزیکی 50 نووسینگە ئەبێ کراوەتەوە لە وڵاتەکان و شارەکانی بەریتانیا و ئەوروپا بۆ ئەوەی لەوێ کۆمەک کۆکەنەوە بەدەستێکی ئەمین بینێرەوە خەڵکی کوردستان هەر لە کاتی ئەو کەرەنتینا و ئەو وەزعی کە بەسەر خەڵکا هات
و لە مانگی ڕەمەزانی پیرۆزە توانیان 3300 سەبەتەی خۆراکی 15 ڕۆژی و 2 مانگی، یعنی ئەو سەبەتە خۆراکانە کە نردویانە خواردنی 15 ڕۆژی تیا بوو یا 2 مانگی تیا بوو بینێرنەوە بۆ ئەو خەڵکە فەقیرەی کە لە ماڵەکانە بند کراوە و بژێوی ڕۆژانەشی لەسەر ئەو ڕۆژەیە کە لە ماڵ دەرەچێ و پاییکە، بەڵام حکومەتی چی بۆ نەکردو. زۆر باشە مامۆستا لێرە بۆی هەم وەکو تاواکرێک وەکو پشگیرێک بۆ قسەکانی بەڕێزیش بەڕاستی من برادێک منی بینی وتی من ئاگاداری زڕوفی ژیانی کۆمەڵی کارمەندانی کۆمەڵم کادرانی کۆمەڵم کە وەزعی مادیان باش نییە یاخود با بڵێن پارەیەکی باش وەرناگرن لە حیزب، بەڵام لەو لاشەوە شایدی دەیان کار و چالاکی ئیشی خێرخوازی کۆمەڵم جامنمێ لە جەنابەت بپرسم جەنابەت وەکو ئەندامی باڵاترین ئەنجومەنی ناو کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئەنجومەنی سیاسیە ئاگاداری تەواوی ژیانی کادرانی کۆمەڵ و پرۆژە خێرخوازەکانیشی هەمیشە و پرسیارە دووسێ بێ ینی چی خۆتان بە معنایەکی ترەگە بە زمانێکی سادوە نان نییە بخۆن بەڵام نانەدەن بە خەڵکی، ینی هەمیشە ئەو پرسیار و زەبین پێم خۆشە ئەو ڕۆحیەتە لە پشتی ئەم نیەتەوەیە ئەو ئامانجە لە پشتی ئەم جۆرە لە کارانەوە ینی کۆمەڵ بۆ ئامانجە ئەمانە دەکات کە مەسەڵەن ڕەنگە لە قوتی خۆی و کارمەندەکانیشی و بگرە ئامانجەکانیشی خۆی بگرێتەوە بەڵام لە پێناو خزمەتکردنی خەڵکی و بەرژەوەندی گشتی هاوڵاتیان. زۆر ڕاستە دەست خۆش بۆ پرسیارە تەمان ئەوەی کۆمەڵی ئیسلامی جیاکاتەوە لە لایەنەکانی ترم خاڵەیە. کۆمەڵی ئیسلامی کۆمپانیایەکی خۆشیێنەر نییە دروست بوو بێ بۆ ژیاندنی خۆی و ئەندامەکانی یا بۆ دەستخستنی مەکاسیبی حیزبی و شخصی و حکوومەتی، بەڵکو کۆمەڵی ئیسلامی ئێوێ بە معنای کەلیمە بەرجەستەی ئەوە بکە حیزبی سیاسی خزمەتکاری خەڵکە، پرۆژەی سیاسی بۆ خزمەتی خەڵکە. بۆیە ئێمە ئێستا من ئەو ئیحسایەتانە گە جەنابتان مەجال تامێ بۆتان نەخوێنمەوە کە کۆمەڵی ئیسلامی دەستی هاوکاری گەیاندۆ بە چەند کەس، هەم لە ئەو مانگەی خەڵک لە ماڵەوە بووە هەم لە کاتی ڕەمەزانە ئەم پارەیە کە گەیشتووە دەست کۆمەڵی ئیسلامی و دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی و دەستگا خێرخوازەکانی کۆمەڵی ئیسلامی ئەو ینی کۆمەڵی ئیسلامی خۆی پێویستی بووە خۆی پێویستی بۆ ئەم پارانە بۆ خۆی بەکاربێنێ بارەت بەکاری هێناوە نەخێر وەکو دەستێکی ئەمین چۆن بوتراوە چۆن کابرای خێرخواز پارەکەی نردو ئەوە گەیاندوێتی بە خەڵکەکە و بەو خەڵکەی کە پێویست و محتاجی ئەم پارەیە بۆ چکە ئێمە بەڕاستی حاڵەتێکمان هەیە کە جێگەی فەخرە و وەکو اعتیزازی پێوەکەین کۆمەڵی ئیسلامی ئەویش ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرمێ هەر کەسێک هەوڵ بدا گرفتی مسلمانێک چارەسەرکە ئەونی بکە هاوکاری بکە ئەوە خێرترە لە مانگێک لە عیبادەت و ئیعتیکاف لە مزگەوتەکەی من بۆی لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیعتیکاف کە یەک مانگ شەو ڕۆژمێنیتەوە نوێژکەی کە هەموو نوێژێکی بە 1000 نوێژە ئەگەر تۆ چووی دەستی مسلمانێکە کرد هاوکاری بووی عونی بوو یارمەتیدا لە کێشەیەکە هاوکاری کرد و لە کێشەکە ڕزگارت کرد ئەوە لەوە خێرترە ئەمە بدای ئێمە ئەمەمان کردبێ کە من ئێستا ئەو ئیحسایەتانەی بۆ جەنابتان خوێنمەوە ئێمە ئەوەمان کردبێ زۆر اعتیزازەکەین زۆر مرتاحین بەوەی کە الحەمدولله ئێمە توانیمانە دەستێکی عون هاوکاری باش بین بۆ ئەم خەڵقی خۆمان بۆ ئەم جەماوەرە منکوبەی خۆمان بۆیە ئێمە چاومان لەوە نەبووە شت و مەکاسب بۆ خۆمان ببچڕین بۆ خەڵکەکەی خۆمان ببچڕین حتا ئەگەر لە حاڵەتێکە خەڵکەکەی خۆشمان کە ئەتوانە بڵێم زۆربەی پێویستی بە هاوکاری بووە پێویستی بە زەکات بوو پێویستی بە دەعم بووە خانووی نەبووە ژیانێک و پێویست نەبووە کەم و کوڕی هەبووە هێناومانێت ئەگەر نسبەتێکی کەمیشمان بۆ ئۆدانابێ هێناومانتە ڕێزی ئەو خەڵکە گشتێکە تۆژۆک و ئەوان بە چی میکانیزمێ بۆ خەڵکا درێ بە ئاوەش بە تۆ درێ بۆیە ئێمە بەڕاستی ئەوە جێگەی فەخرە و سوپاسی خۆی لەسەرەکەین کە توانیمانە بەو شێوەیە ئاوا ئەم جۆرە پرۆژانە پێشکەشکەین ئەوەستا زۆر جارگلەیەوە دەکرێت کە کۆمەڵی ئیسلامی لەوانەیە لەم دۆخەدا هەڵوێستێکی وای نەبوو بێت بەڵام من هەرچەندە دەزانم کە کۆمەڵێک بابەتەیە کۆمەڵێک کار و کۆمەڵی پرۆژەی پێشکەش کردووە بۆ من لە سۆشیال میدیایە بینیم کە کەسێک پۆستێکی کردو لە گروپێکە نووسی بووی کۆمەڵی ئیسلامی هیچ هەڵوێستێکی نییە و هیچ کارێکی نەکردو لە ئێستادا کەسێک لە خوارە کۆمێتی نووسی بووی من پێشمەرگەی لایەنێکی دەسەڵاتم موچەکەی پێنەیە ئەم حکوومەت کۆمەڵی ئیسلامی هاتووە هاوکاری منی کردو پارە یاخود ئەو خواردنی بۆ دابین کردو بۆ بەرچاوڕوونی زیاتر بینەران بۆ ئاگاداری ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی بە دەرلەوەی کە کاری سیاسی ئەنجام دەدات لەگەڵ هاوڵاتیان لە شەقامدا لە هەمان کاتیژە هاوکاری غیری کەسانی دیکەشی کردو غیری ئەو کەسانی کردو کە خۆی ئینتیمای بۆ ئەو حیزبن یاخود لەگەڵ بیربۆچنی کۆمەڵی ئیسلامی شتانە بۆ زۆر ڕاست ئێمە تەبان
ئەوەی کە خاڵێک اعتیزازی پێوەکەین و بەردەوام جێی فەخرە لامان ئەوەیە ئێمە لەو بابەتانە ئینتیماعاتی حیزبیمان نەخوێنێتەوە. یعنی ئێستا ئەم ڕقەمە بۆی ئەگەر دەفەت ئەگەر هەموو هەر بخوێنیتەوە بۆ ئەوە نیە بۆی جەماوەری کوردستان و هەم ئەو خەڵکە خێرخوازش کە هاوکاری کۆمەڵی ئیسلامی کردووە بە دەستێکی ئەمینی زانی و ئیمکانەتێکی بۆ ناردووە کە دابەشی کە بزانێ ئەمانە گەیشتۆتە شوێنی خۆی. ئەمی من خوێنمە هەمووی بە دۆکیومنت هەیە و لە هەموو ناوەند و مەکتب و دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی و مەڵبەندەکان و ئەنجومەنەکانە هەمووی ئیشی لەسەر کراوە. بۆ نمونە ئێمە 12 مەڵبەندمان هەیە 104 ئەنجومەنی ڕێخستمان هەیە کە لە ناو خەڵکان لە ناو جەماوەری کوردستانان 15 ناوەند و دەستگا و مەکتبمانەیە کە هەمویان فروعی خۆیانیان هەیە ڕێکخراویان هەیە ینی دەستگای تایبەتمەند بە خۆیانیان هەیە. ئەمانە هەرێکە لە جەناحی خۆیەوە منە هاتوون ئێمە بەڕاستی وەکو کۆمەڵ ئەم ئیحسایەتانەمان ئامادە کردەوە کۆمان کردوەوە بۆی بزانین ئەوەی کە پێویست بۆ ئێمە وەکو پێویست ئەدامان کردووە. بەس مامۆستا پێش بچیتە لای ئامارەکان بۆی هاوڵاتیانی زیاتر بە چاوڕوون بوون ئەمە تەنها کار و چارەکەیان کۆمەڵی ئیسلامیە لە 2 مانگی لە مانگی کەرانتینە و لە مانگی ڕەمەزانە کۆمەڵی ئیسلامی ئەوەی پێی کراوە ئەمەیە لە منداڵی بێباوک کە ئەمە شەریحەیە کە زۆر بێنازن بەداخەوە و کۆمەڵی ئیسلامی ئەمە زۆر گرنگی پێداوە هەم لە ڕێی ڕێکخراوەکانی و هەم لە ڕێی دەستگاکانی خۆشیەوە هەم لە ڕێی کەسایەتەکانیشەوە توانوێتی هاوکاری 2250 مناڵ بکە بە موچەی مانگانەی سابت کە لەم ماوەیە 385 ملیۆن و 160 هزار دینار دراوە بە منداڵانە. خانوو کە یەکێکە لە مشکلەی گەورەی ئەم خەڵک و جەماوەرەی کوردستان و خەڵکی هەژار کە نە حکومەت بیریان لێکاتەوە حکومەت دەچێت پرۆژەی نیشتەجێکردنەیە بە کۆمەڵی کۆمپانیا بەس بۆ شیە بەس بۆ دەوڵەمەندەکانە لەمەروی کابرا پرۆژەیەکی نیشتەجێبوونەکە بای 10 دەفتەرە یا بای 20 دەفتەرە ئەمە لەکوێ بە خەڵکی فەقیرێک ڕێ بۆیە کۆمەڵ هەساوە بەڕاستی بیری لەوە کردوتەوە کە خۆشبەختانە تەنها لەو 2 مانگە 8 هاوکاری کردووە لە دروستکردنی 8 خانوو 8 خانووی بۆ 8 هاوڵاتی دروست کرۆ بە سەربەرزانە کلیلەکەی داوەتە دەسی کە ئەمە زۆر جێی فەخر لای ئێمە جێی ئەتیزازەکە ئەوانەمان لە ئەزمە و ناڕەحەت هەم 8 کەسەش 8 ئەندامی کۆمەڵی ئیسلامی نین هاوڵاتی فەقیری ئەم وڵاتن بەبێ ئەوەی ئێمە لیان پرسین ئینتیماتان چێ بۆمان کردوون سەبەتەی خۆراک کە ئەمە خەزەیەک بۆ بەڕاستی زۆر گرفتێکی گەورە زۆر حاڵەتێکی زۆر بووە ینی کە خەڵک خواردنی نەبووە لە ماڵەوە بە تایبەتی ئەوانەی کە بژێوی ڕۆژانیان لەسەر ئەو ئیشە بۆ کە ڕۆژانە چوونەتە دەرەوە بەردۆخی کەرەنتینەکەش بەڵێ لە کاتی کەرەنتینەکە و بە تایبەتی و لە ڕەمەزانیشە کۆمەڵی ئیسلامی لە ڕێی فراکسیۆنی کۆمەڵ خۆیەوە لە ڕێی دەستگاکانی خێرخوازەکانی بەخشین و قیاداتی کۆمەڵی ئیسلامی و مەکتەب و دەستگا و ناوەند و مەڵبەندی هەندەران کە باسم کرد و 54809 سەبەتەی دابەش کردو بەسەر هاوڵاتیانە یعنی کۆمەڵی ئیسلامی توانیوێتی دەستی بگاتە دەستی خێرخوازی بگاتە 54809 عایلەی ئەم هەرێمە کە ئەمە جێی فەخر و احتیزازە بوو ئێمە فەخری پێوەکەین کە بایی 1 ملیار و 96 ملیۆن و 180 هزار دینار بووە پارەکەی ئەمە الحەمدولیلا کە کارەکان لەو سەبەتانە مامۆستا باس کرد 15 ڕۆژی و بەڵێ تایە بووە خواردنی 15 ڕۆژی تیاوە تیا بۆ خواردنی 2 مانگی تیا بوو تیا بۆ خواردنی یعنی سەقفی فەرقی بووە لە بەشێوەی نێردنی ئەو کەسە خێرخوازە کە بینەکە ئیمکانێتەکەی ناردووە فەرقی بووە بۆیە کۆی گشتی ئەمەی کە حەزەکەم ئەمە بۆی بۆ هاوڵاتیان ئاشکرابێ کۆی گشتی ئەوانەی سوودمەند بوون لە پرۆژەکانی کۆمەڵی ئیسلامی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی و ڕێکخراوە خێرخوازەکانی بریتی بۆ لە 79812 عایلە کە من ئەپرسم ئەمە حیزبێک ئەیکا کە لە حکومەتانیە کە خۆشی ئیمکانیاتی نییە کە بیریانتیچی نییە گەندەڵیش ناکا هیچ شتێکی سەری بەرزە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەڵێ باشە حکومەتێکی دەسەڵاتدار بۆ هەموو ئیمکانیاتەوە کە بەداخەوە هەفتەی پێشوو پێرێ مناڵێکی شاگرفیتەر عمری نزیکەی 15 ساڵە خۆی کوشتووە هەفتەی پێشوو پیاوێکی بە تەمەنی 6 ساڵی بەرچاوی ئەو خەڵکەوە دەبێ بەنزینی کروێ بەخۆی لە باخی گشتی خەڵکیش ئاوا سێرەکە نازای چی بکە ئەم حکومەتە مووی گرژ بوو بەمبە بێتاقەت بوو بیری لەوە کردەوە هۆکاری ئەمە چیە کە بە ئەمە بەردەوامە ئەم پرۆسی خۆکوشتنە ئەوەیەکەوە کە یعلام باسێکە داهاتی حکوومەتیش بەڵێ ئێستا تازە بە تازە ئێمە 45 ڕۆژە معاش نەدراوە چکە ئاخر معاش کە من حەزەکەم ئەوەش لێرە باسکەم 25 معاش دراوە بە خانە نشینان کە ئەم شەریحەیە من کوبترین شەریحەی ئەم وڵاتەیە بەداخەوە 40 تا 50 ساڵ خزمەتی ئەم وڵاتیان کردووە لە فەرمانبەرەکان و خزمەتی ئەم میلەتیان کردووە ئەوەی حسابیان بۆ ناکام حکومەتە ئەوانن خوا جێگەی ئەسف نییە باشە هەموو شەریحەکانی تر
هەموو شەرحەکانی تر ئەتوان غێری وەزیفەکان چەندی شێکی ترکەن خانەنشینی ئەتوانێت کابراایکی 65 ساڵ و 63 ساڵ و 70 ساڵ ئەتوانێت بڕوە کەسابەتێکی ترکە خستونیانەتە ئەخیر کەس شەریحەوە بە حیاتی هیچ کاتێک و هیچ قۆناغیام حکومەتە بەری لەوە نەکردوتەوە خانەنشین کا بە شەریحە یەکەم و پارەی باتە حرمەتی لێ بگرێ حرمەتی ڕیشەسپی بگرێ ئەمە نظامی بەڕێوەبردنی وڵاتە پاشان لەگەڵ ئەم هەموو داماوی و قوربەسەریە کە خەڵک خۆی کوژێ لە وڵاتە حکوومەتی ڕئیسی حکوومەتی سەر تەلەڤیزۆن خەریکی پرسیار وەڵامە يعني جي مأساة أما يعني براسي بداخة أبي مؤسساتي أمولات لأس هم تنجر جورانا لسن هم قيرانا جورية كهي لمولاتا بوسته مو يجرش بيه يعني براسي بداخة يا ما بويا خومان أوي في ما كرابي لمرو هول ما داو دستي خومان بجينين بخلقي شي ندار بخلقي هجار حزكم بليرة شاباسي هو بكم أو باري كم الباسم كده أو حفتاو إنه 1000 عائلة كاستفادة كرو بركي باي 2 مليار و 568 مليون 580 دينار بوا لم بوارانە شا هاوکارەکان کراوە بۆی خەڵک و جەماوەت بزانێ کۆمەڵی ئیسلامی بەڵێ ئەمارەکانی دیکە ئامار نییە ئەمە بەس ئەو پارانە لە چیا سەرفکە ئەگەر ئیجازەم بەی بیخوێنمەوە دوای پرسیارەکە بکەم بریتیە لە چی دروستکردنی خانوو نۆژەکردنەوەی خانوو دابینکردنی کرێخانوو کەنی لە ڕێی ئۆرگانەکانی کۆمە کرێخانوو بۆ خەڵکی عایلە دابینکراوە کە نەیتوانێت کرێخانوو بە کڕینی ماتۆڕی سێتایە بۆ ئەو خەڵکی نەیتوانێت کەسابەتی ماگانە دابینکە ئیفتار سائیم دابینکردنی نەوت دابینکردنی ماوەدی بیناسازی نەشتەرگەری نەخۆش عملیات خەڵکێکە عملیاتی پێویست بۆ لەڕلم پارەیە بۆی کراوە دابینکردنی کەرەستەی پزیشکی خۆپارێزی و تاقیم پە لەو کاتی کەرنتینەیە دەستگا خێرخوازەکانی کۆمەڵ خەستەخانەکانی کۆمەڵگا پزیشکانی کۆمەڵ بە هەموو شێوەگویستویانە باشترین وەسائلی پزیشکی تەقدیمی جەماوەرکەن بەبێ بەرامبەر حتا بتوان بەبێ بەرامبەوەی بۆی خەڵک خۆیان بپارێزن لەو نەخۆشە سەبەتەی خۆراک دابەشکنی گۆشت و مریشک جلوبەرگی ژنان و پیاوان و مناڵان کە حەزەکەمە لێرا باسیەوە بکەم بەس مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی ئیسلامی لە کاتی ڕەمەزانە 20,000 پارچە جلی مناڵی بێ مناردۆتەوە بۆ ئێرە دابش کراوە بەسەر 3,000 مناڵی بێ باوکە 20,000 پارچە جل بۆی جەژنیەکانیان بەخۆشی بکەن کەرەستەی ناوماڵ شیر و دایبی ڕاخر بۆ مزگەوت دابینکردنی مۆبایل دابشکردنی فەردەی برنج و ئارد و تەنەکەی ڕۆن و خورما بۆ ئەو عایلانەی کە نیانە دابشکردنی مریشک هاوکاری مادی و جەژنانە بۆ چینەکانی ئەم چینانە زۆر تەرکیزی لەسەر بۆ لەلایەن کۆمەڵەوە بێوەژن منداڵی بێ سەرپەرشت ماڵی هەژار و کەم دەرامەت کرێکی مامۆستای ئاینی کەناڵی میدیایی بانخوازی قوتابی هەژار نەخۆش کە سوکاری شەیدان و پێشمەرگەدەریەکان ئەمە ئەو شەریحانە بوون هەر یەکە بە جیاجیا بۆ نمونە کەمەندام کە بەڕاستی ئەمە حتا و بەڕێوەبەرایەتی لە شاری سلێمانیە کە زۆربەی خەڵکی نەداری گرتوۆتە خۆی کە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانیە کە کەمەندامی تایە کە کورتەباڵای تایە کە نەخۆشیەکانی تایە بەڕێوەبەرەکەی کادرێکی کۆمەڵی ئیسلامیە کە بەڕاستی نمونەی خزمەتکردنی پێشکەشی هاوڵاتیان ئەو شەریحەیە کردو بووی دەستیان پێ بگەێنێ جاری وایە 12 شەو تەلەفۆنی بۆ کە ڕاکە بەدەم ئەو خەڵکەوە کامە جێ احتیزازە بوویمە مۆژێ بە خەڵکی بفرۆشینەوە ئیشی خۆمانە یعنی ئیشی ئێمە ئەوەیە بتوانین لەکوێ بتوانین خزمەتی خەڵکی هەژار و نەداری ئەم وڵاتە بکەین ئامادەسازی خۆمانەکەین وەلەو ڕۆ درێغی ناکەین زۆر باشە هەڵسام ئەو پارانی کە باست کرد بەدەلەوەی کە مەسەلەن دەوڵەمەندێک پارەی بە ئێوە دابێت و دواتر دابش کرابێت ئەندامان خودی سەرکردایەتی لێشەوە پارەکۆ کراوەتەوە کە تێکەڵ بۆ پارەی بکرێت و دابش بکرێتەوە بەڵێ ئەوەش پرسیارێکی جوانە بەڵێ ئێمە ئەندامانی خۆمان وا فێر کردو لە ئاسی سەرەوە بۆ خوارەوە لە شخصی جەنابی ئەمیرەوە بۆ ئەندامانی ئەنجومەنی سیاسی سەرکردایەتی مەسوولی مەڵبەندەکان هەموو ئەو مەسوولی دەرزگا و مەکتەبانی کە هەمانن پێش ئەوەی داوا لە خەڵکن لە خۆیان و دەست پێکەن بەڵام حەزەکەم لێرە ئەوە بڵێم یعنی کە ئێمە بە نەقسی نازانین ئێمە لەگەڵ میلەتی خۆمان ناژین کۆمەڵی ئیسلامی 37 ئەندامی سەرکردایەتی هەیە من نەتوانم بڵێم سێ لە سەر چواری زەکاتی پێشێ یعنی وەزعی هەژاری و فەقیری خەڵکی ئێمە ئاوایە چ جای کادرەکانی خوارەوە بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ وەیؤثیرون على أنفسهم ولو كان بهم خصاصة وەکو خوای گەورە فەرمێ ئیساریان هەیە ئەو شتەی هەیە ئەی بەخشن ئەگەر خۆشیان پێویستیان بێ بۆیە بەخشینیان کردووە بە پێی توانای خۆیان دەستی هاوکاریان درێژ کردووە و حتا ئەو حاڵەتەش یعنی کابرا ئەو برایە ئەو کادرە ئەو کادی ئێمە لەوە چه خۆی پێویستی بێ بۆ خزمەکانی خۆی بۆ چاردەوری خۆی بۆ ژیانی خۆی بەڵامە چێ تەکلیفەکە بە ئەو خەڵکە فەقیرە باز بەسەر خۆیایە چاوی لەسەر خۆی نییە
ینی ئەمانە کۆمەڵێ نمونەی جوان جوان بەڕاستی پێشکەش کراوە بۆیە الحەمدوللا لەو ڕۆ ئێمە ئەندامانی ئێمە کادرەکانی ئێمە لەو ڕۆوە نمونەی بەرجەسەیان پێشکەش کردو نمونەی نەوعیان پێشکەش کردووە کە جێگەی ئەوەن کە باس پرێن و بۆ وەکو باسیشم کرد ئەم باسکرانە بۆ ئەوە نییە بە خەڵکی بفرۆشینەوە باسی ئەوە بکەین وڵا کاکە ئێمە بەڵا مەبەستە خەڵک ئەمە بزانێت جەماوەری کوردستانە حیزبی سیاسی هەیە لە کوردستانە مشەخۆر نییە بەداخەوە وێنەیەک لای خەڵک دروست بووە زەربێکی ڕاست و چەپێنەوە سەر هەموو حیزبە سیاسەکان هەمویان وەکو یەکن هەمویان بی لە خۆیان و مەسلحەتی خۆیان و بنەماڵی خۆیان و چواردەوری خۆیانەکەنەوە کۆمەڵی ئیسلامی بەدرە لەو نمونانە و هاتووە ئەتوانم بڵێم لە کاتی کەرنتینە و مانگی ڕەمەزانە چەندێک حیزبت بۆ هێنم بارەگەکانی داخستووە و کاکە نەخۆشیە و کەس بۆی نییە و حکومەت دەڵێ بڕۆماڵەوە بۆی هەم پارێزراو بن هەمە زەختەشیان لەسەر نەمێنێ بێن بەدەم خەڵکەوە بەڵام کۆمەڵ وای کرد کۆمەڵ چەندین کادری باڵای خۆی و لە دەستگای عەلامەکانی وەکو جەنابتان و لە دەستگای خێرخوازیەکانی تووشی ئەم نەخۆشیە بوون لەبەرەوەی چوون بەدەم خەڵکەوە خۆیان سجن نەکرد لە ماڵەوە دانیشن ئەخسراحەتکەن و نەخێرتیان ئێمە ڕۆژی ئەوەی بەدەم خەڵکەوە بچین زۆر باشە ماوەستا پرسیارێک زۆر جاریش هەستەکەین گرفت دروستە بێ لەبەرەوەی توانم بڵێم حکوومەتی هەرێم و حیزبە دەسەڵاتەکانی هەرێم زۆر زیاتر لە خەڵک کۆمەڵی ئیسلامی دەناسن چاک دەزانن چەند حیزبێکی پاکە و خۆزگە بەقەت هاوڵاتیانیش بەقەت حیزبەکانی تر حیزبەکانی دەسەڵات کۆمەڵیان بناسیە بۆیە زۆر جار ڕێگری دروستەکەن ئەزانن نیەتی کۆمەڵ ئامانجی کۆمەڵ چیە ئەگەر قسەیەک لەسەر ئەو کێشە و گرفتانە کە دەسەڵات حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان ناوچە مەحەلیەکان زمانی قسەیەکەیە لە زمانی کوردەواری ئەڵێ ماری تۆپی فڕێدەنە بەردەم پێتان ئەو نوعیەتان لە ڕێگریکردانە حتا مەسەن بۆ نمونە زۆر جار بیستومانەتەوە ئێمە هاوکارانمان چوون بۆ ئیشی خێر ڕێگریان لێ کردو ڕاست ئەمانە بۆ و چۆنچۆنین بۆڵاهی لەو ڕۆ بەڕاستی ئێمە حل لە سەرەتای ئەعلانی کۆمەڵەوە کۆمەڵی ئیسلامی کە خۆی ئەعلان کردە ساڵی 2000ەوە کۆمەڵێ بەربەسی زۆر خراوەتە بەردەمی بۆی ئەم حیزبە نەتوانێت جێپێ خۆی قایمکە لە ناو جەماوەری کوردستان و هەرێمی کوردستانە بربەست و کێشەی زۆر بۆ دروست کراوە موامەراتی زۆر لەسەر بووە ئیش لەسەرەوە کراوە حیزبە خۆی حەلکا بۆ خۆی حەلکا حیزبێکی سیاسیە ئێوێ خزمەتی خەڵکا بەبێ مقابل چ ڕۆژێک هات چ ڕۆژێک دەستی بۆ گەندەڵیەک برد دەستی بۆ بوجی خەڵک برد دەستی بۆ خاڵێک برد کە مڵکی خەڵک بوو ئێستش ئێمە سەر بەرزین بەوە جەماوەری کوردستانی ژەکەین بەشایەت لە هەر محەتەیەکە لە هەر قۆناغێکە ئێمە هاتبووین هەنگایەکمان نابێ بە دژی تەیار و بە دژی ئیتیجاهی خزمەتی خەڵک ئامادەین بچینە بەردەم هەر مەحاکیمە لەم کوردستانە مەحاکمی شەعب و خەڵکیش با محاکەماکەن ئامادەین بۆیە ئەوەی جەنابەت تەواوە ئێمە لە دروستکردنی موسەساتەکانی خۆمانە لە ڕێکخراوەکانمانە لە دانانی بارەگاکانمانە لە ڕێکخراوە خێرخوازیەکانمانە هەتا لە پرۆسەین هەڵبژاردنە کۆمەڵێ مەشاکلی گەورەمان بۆ دروستکراوە بۆ ئێمە نەبین بۆ ئێمە بکەینێ دواوە مەسەلەی مۆڵەت پێدانمان بۆ خەڵکی تر و لایەنەکانی تر دەرگا لەسەر پشتە بەڵام گەورەترین بربەز بۆ ئێمە دروست کراوە بۆی ئێمە تەحجیم کرێن بەڵام ئەلحەمدوللا کۆمەڵی ئیسلامی بە ئیرادەی خۆی بە جادارەتی خۆی سەلماندووە ئەو لایەنانەی ویستویانە تەحجیمیکرد نەیانتوانیوە وەکو باسم کرد کە ئێمە فشارەکان ئەوەنە زۆر بوون لەسەرمان گەیشتە ئەوەی جەنابی ئەمیر بگرن قیاداتی کۆمەڵی ئیسلامی هەوڵ بن بارەگاکانی داخەن لە ڕێی ئەمریکاوە بە تیرۆریز لە قەڵەم بدرێ کۆمەڵێک هەمووشی بەتاڵ دەرچوو لە جەنابی ئەمیرەوە لە مەکتەبی سیاسیەوە لە سەرکردایەتیەوە لەو هەموو هەنی کۆمەڵی ئیسلامی تەنها حیزبە لە هەرێمی کوردستانە کە حیزبی چەکدار بوو دوای ئەوەی کە بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان گەیشتەوەی حیزبی بەعەس نەما ڕووخا و ئەم هەرێمە کیانێکی سەربەخۆی بەخۆی دروست کرد لە حکومەتێکی فدرالی عێراقیە وتی من تاوە پێویستم بە هێزی چەکداری نییە چه حیزبی وای کرد مە حیزبە هەرە بچووکەکانیشەوە کە هەموو چەکدار و لیوا و پێشمەرگە و واتی عسکەری خوانی هەڵاوەتەوە کەواتە ئێمە الحەمدە ئەمانەمان کردووە جێی فەخر و جێی احتیزازی ئەوە نییە نەمانتوانیایە ینی دەستی پێوە بگرین ئەمانتوانیە وەکو خەڵکە خۆمان بێڵینەوە بەڵام ئێمە وتومانە وەسیلەیە کە ئەمڕۆ ئەتوانین بە شێوازێکی تر بیگەێنین داعوە بانگەوازێک بربەستی بۆ دروست نەکرێ ئەمڕۆ ئێمە بتوانین بچینە ناو خەڵک ڕێگەمان بۆ دروست نەکرێ ئەو ڕێگە مەدەنیە گرینە بەر بە شەرتێک ڕێگریمان لێ نەکرێ ئەوە گرنگەوەی من پەیامی خۆمی تیاگەێنم پەیامی ئەم جەمعی تیاگەێنم کەواتە ئێمەیشی خۆمان مەیسەرە بێت مامۆستا ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی ئەم هەموو کارە خێرخوازی ئەم هەموو پرۆژانە دەکات لە ئەندامێکی بچووکەوە تا ئەوەی کە ئینتیمایەکیشی بۆ هەیە بەشدارە بێت لەم خێرە سەرنجی تۆ چییە لەو بابەت ئەوەی جەنابەت فەرمووت ئێمە وەکو موسڵمان قەناعەتمان وایە ئێمە جەمعێکین
پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری مسلمانەکە دەستە جەمع بن تاک نەبن إنما يأكل الذئب من الغنم القاصية پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم گورگ حیوانێکە خوا مەڕێگە خوا کە لە مێگەلەکەی جیابێتەوە بۆیە هەوڵ بن دەستە جەمع بن کۆ بن هەموو خیتا زۆربەی خیتابە قورئانەکان و فەرمانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دەستە جەمعیە ئێمە قەناعەتمان وایە کە مەثل الجسد الواحد ئێمە کۆمەڵی ئیسلامی و ئەندامەکانمان برایەکمان لە شاری زاخۆ لە شاری خانەقین لە شاری کەلار لە سلێمانی لە هەورێ لە هەر شوێنێ هەڵەسێ بەکارێکی خێرخوازی هەستە هەڵەسێ بەکارێکی ئیسلامی داعاوی بانگەواز هەموو ئەو برایانەی تری کە لەم جەمعان مشارکیەوە خێرن چونکە ئێمە بەیەکەوە هێزەمان دروست کردووە کە بتوانین دەستە جەمعین پشتی یەک بین سەنەدی یەکتری بین ئەم کەناڵی ئەعلامیانە ئێمە کە خزمەتی جەماوەری کوردستانەکەن کە ئەخلاق و قێم و ڕەوشیان بۆ میلەت و کۆمەڵگە هێناوەتەوە بە شێوەیەک لە شێوەکان خەڵک بە ئاگا بێنەوە لەوەی کە ئێوە هەڵگری پەیامێکی گەورن کە ئیسلامەتیە ئیسلامەتی جێی نەنگی نییە جێی شەرم نییە ئەبێ احتیزازی پێوەکەین کە بەداخەوەی علامەکانی پێشوو جاران وابوو کە عەفوو جاران وابوو کە وایان پیشانەدا کە هەر کەسێک باسی ئیسلام و باسی مسلمان و باسی دینداری بکە و ڕەبەڕاستی وەکو بڵێ خەڵکێکی ڕەجعیە ڕاستە بە مامۆستا بەڕاستی ئەگەر کار پرۆژەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە شانازیەوە دەڵێن ئەگەر ئەوەندە زۆرن ڕەنگە چەند سەعاتێکیش قسەیان لەسەر بکەین و دڵنیام زۆر کاری تریش هەیە ڕەنگە هەر لەسەر ئاستی تاک کرابێت و نەگەشت بێتە ناو ئامارانش دەمەوێت یەک پرسیاری لە کۆتا پرسیارچکە دەرفەتمان نەماوە ئەمە پەیوەندی بە تەوەرەکەەوە نیە وەڵام پێم خۆشە بە ئاو بە ناو وەڵایم بدەیتەوە لەم یەک چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵە کۆبوونەوەات کرا زۆر جار بۆەوەی کۆمەڵ ئیسلامی کوردستان ناشرین بکرێ مەسەلەن تشتی لەسەر دەنووسێ گوایە لەم ماوەیە کۆمەڵی ئیسلامی کوردستان پۆستی وەرگرت و شتی بسڕیەوە بە ئاو بە ناو زانیاریانە ڕاست نەخێرە و زانیاریانە ئەسڵ ساسی نییە کۆمەڵی ئیسلامی خۆی مبادری نەکردو بۆ سەردانی لایەنەکان لایەنەکان هاتون بۆ لای وەڕای کۆمەڵی ئیسلامی معتەبەرە لای هەموو لایەنە سیاسیەکان و ئەمە جێی فەخر و اعتیزازە ئێمە لە حکومەتانین ئێستا و داوای هیچ پۆستێک ناکەین لەبەرەوەی لە حکومەتانین ئێمە بەڵێ ئێمە مشارەکەی حکومەتی خۆجەی سلێمانیمان کردووە بە هاوشانی لەگەڵ برایانی یەکگرتوو بەناوی لیستی خزمەتەوە بەشداریمان کرد لە سلێمانی بۆ پۆستانەشی وەختی خۆی وەرگیراوە لە ساڵی 2014 بەدواوە ئەوە بە مشتەرەکی بووە بەڵێ ئەوانە هەمووی نەدراوە بە کۆمەڵی ئیسلامی بەڵام ئێستا ئێمە لەم کاتا لەم تەوقیتا نە بە گونجاوی زانین نەداوامان کردو ناوەشێکی زۆر باش زۆر سپاس بۆ مامۆستا ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردوو بانگەوازی کۆمەڵی ئیسلامی سپاس کە میوانی بەرنامەکەمان زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێکە باز لە گەنجێکی بەهرەمەند دەکات لە شارە سوور پێکەوە بینەری دەبین ناوم ڕابەر ئیبراهیم لە قەزای شارە سوور خۆم کاری سەرەکی خۆم پارێزەرم لە ژووری پارێزەرانی شارە سوور و لە دادگای بەرایی شارە سوورم کاری سەربەخۆی خۆمەکەم و ڕۆژانەش مەشغوڵم بە ئیش و دەوام و کاروباری خۆمەوە ئەمە سپاس بەخۆوەکو بەهرێکە خوای گەورە پێیاوم لە هەموو ژمارەیەک لە ژمارەی تەلەفۆن و لە ژمارەی سەر هەر کتابێک لە سنووری ئیشەکەی خۆشما تەنانە بۆ هەر دایارێ بڕۆم لە مەحکەمە لە هەر ژمارە هەر داوایەکە بێت من خۆم سپاس بخواوە فەزلی خوای گەورەی ئاسایەتی خۆم نییە بە یەک جار سەری ژمارەکەم لەبەر یەکەم چ ژمارەی تەلەفۆن بێ چ ژمارەی با بڵێن ئۆتۆمبیل بێ هەر ژمارەیەکی تر بە یەک جار سەیری بکەم بەرچاوم بکەوێت ئیتر پێویست ناکە جارێکی دووبارە سەیری بکەمەوە کاکە ڕابەر بەخێر بێ سپاس دەکەم مامۆستایان خۆ بەڕێز بەخێر بێ نازانم ئەو ژمارە یەکەم جارە من تەلەفۆن بۆ تۆ بکەم جا تۆ ئەم بەرە خوای گەورە پێبەخشیوە و ژمارەی منەت لەبەرە بەڵێەوە مامۆستایە خۆم زۆر جارە بێ بیری لێ بکەمە تایڵم وەڵام من ئێستا ئەتوانی بم دووبارەکە بەڵێ ژمارەکەی بەڕێز کۆڕەکە 1950 120 69 24 یعنی تۆ کە ڕابەر یعنی هەر کەسێک کە تەلەفۆنت بۆ بکە ژمارەکەی ئوستازیان من هەر کەسێکیان تەنانە من خۆم کە دەوامەکەم لە دادگای بەرای شارە سوور هەموو مۆسەفەکانی زۆربەی زۆری مۆسەفەکانی و پارێزەران و هاوپیشەکانی هاوپیشەکانیشم ژمارە تەنانە زۆر جار بەیانی بڕۆم هەر بە لە مۆزەفەکان لە دادوەرەکان بانیوە بۆ برادرم هاوڕی هاوپیشە خۆم ودەدی ئەو دادوەرە هاتووە ئیمڕۆ داوامەکە دییان داوام ناکە هەر بە ژمارەی سیارەکانی ئەزانم چ مۆزەفەیە و چ دادوەرێکیان داوامەکە و یعنی بۆ ژمارەی سیارێش هەمانەوە شێوە بۆ ژمارەی سیارە بۆ ژمارەیەکی نووسراوی سەر هەر کتابێکیش هەرتەنانم باوکم خۆی توانی ئۆتۆمبیلمانەیە لە ماڵۆی زۆر جار ژمارەی سەنێوەکانی لە پەیجی فەرمی بەڕێوەبەراتیات و کوێی سلێمانی ژمارەکە تاقیەکەم زانم چەندە سزایی لەسرە هەر ژمارەی ساڵان و ژمارە ئۆتۆمبیلەکەش لە بەرەنگی ناگەڕێمەوە بۆ سەرەوە سەنەوێ فەرمێکە دەرکەم لە جا بە سیارەکەی خۆم بە ڕسمی تابلۆکەی بگرم مەگەر لە شوێنێکە وتیان فڵان سیارەکە جەناب ژمارەکەی 33
سلێمانی کرێ وەیەکێکتر لە نمونە زیندوەکان کە حەزەکەم بۆ پێم خۆشە بۆ بەڕێستان ئاماژە پێ بکەم و ڕوونی بکەمەوە ڕۆژێکان هاوڕێکی بەڕێزی خۆم پەیوەندی پێوەکردم کە کاگە عەتایە بەڕێوەبەری فەرمانگەی گواستنەوەی قەزای شارە زورە کە بەڕێزی ئەو کاتە خوێندکار بوو لە سنووری گەرمیان پەیوەندی پێوەکردم وتی کاک ڕابەر من لە سیارەیەکم لە قەڵازێ نازان بەڕێزی مەسەلە چی بوو بۆ کارێکی گرنگ و پرسیاری ژمارە ئۆتۆمبیلەکەی کردم کاکە عەتا ئەو ئۆتۆمبیلە تۆ باسیەکەی هەڵگری تابلۆی پارێزگای هەولێرە بە ژمارە 20-27 کرێ و خاوەندارەتی ئەو ئۆتۆمبیلەش دەگەڕێتەوە بۆ هاوڵاتێک بە ناوی ڕزگار فازل حەمید کە ئەو هاوڵاتیە کارمەندە لە بەڕێوەبەرایەتی شارەوانی کەلار من ئەم نمونەیەشم بۆ هاوڕێکی بەڕێزم باسم کرد لە کۆتاییدا ئەوەی تۆ باست کردووە من ئێستا لە بیرم نییە بەیانی بکەمەوە دووبارەی بکەمەوە بۆ بەڕێستان کاک ڕابەر تەبعەن من ئێستا ئەچین بۆ لای ئۆتۆمبیلەکەی خۆم ڕاستی ناتوانم ڕقەمی سیارەکەی خۆم پێ بدەم چونکە ڕقەمەکەم لەبەر نییە ئێستا ئەچین بە یەکەوە سەیرەکەی منی خوێنمەوە دڵنیام بۆم لەبەر ناکرێ بەڵام جەناب دەبێ بیخوێنیتەوە ئینشاءڵڵا و بزانین دوای ئەوە دووبارە یەکەیتەوە حەزمە کرد ئێستا ژمارەکەم لەبەر بووە بەڵام لەبەرم نییە دەڕۆینە ئەوێ ینی ئەمە نیشانەی ئەوەیە شۆفێر هێز تابلۆی سیارەکەی خۆی لەبەر نییە بەڵام ماشەڵڵا ئوستاز زۆر بەباشی ژمارەکە لەبەرەکە ئەوە بۆ شێوانە ئێستا دەڕێن بزانین تا چەند ئەمیش وەکو ژمارە موبایلەکە ڕاست دەرەچی ئێستا دەمەوێت دووبارە ئەو ئۆتۆمبیلێک ناو باخچەکە باشمانگە ئۆتۆمبیلی خۆمە ئەمە بۆکو نمونەیە کە باس لە ئۆتۆمبیلی خۆمە من خاوەنی ئۆتۆمبیلەکەم بەڵام تا ئێستا ژمارەی تابلۆی ئۆتۆمبیلەکەم لەبەر نییە بەڵام کاک ڕابەر ئۆتۆمبیلەکەی منی لە دوورەوە بینی وتی تەواو سەیری ناکەمەوە ژمارەی ئۆتۆمبیلەکەی تۆم لەبەر کردو وەکو ئەو نمونەی تر کە دەیها ئۆتۆمبیلی تری لەبەر کردو ئێستا لە زەینیاماوە ئێستا ئەگەر پێمان بڵێ ئۆتۆمبیلەکەی من ژمارەکەی چەندە ئۆتۆمبیلەکەی بەڕێزێت کاگوشاریان ژمارەکەی 39,554 سلێمانی تایبەت طبعا لە ماوەی ڕابردوشدا ئێمە بە دوواداشتنی تاوامان کرد بۆ ئەم بابەتەوە زۆرترین ژمارەمان لێ پرسی زۆرترین تابلۆی ئۆتۆمبیل سەرجەمیانی لەبەر کرد و ئەوانیشی پێشتر لەبەری و بە هەمان شێوە لەبەری بوو پێویستی بەسەیکردنەوە نەبوو ئەمە دەرخەری ئەو ڕاستەیە کە چەندین گەنجی بەتوانا و وەزین فراوان و خاوەن بەهرە لە هەرێمی کوردستان و لە ناوچی شارە زۆر بەتایبەتی هەیە و پێویستەکە لایەنی پەیوەندیدار حکومەت گرنگی بەم توانە مرۆیانە بدەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زۆر. وەڵازان ناڕزایەتەکان تا ئێستاش بەردەوامی هەیە بۆی کە موچی فەرمانبەران دواکەوتووە وەستا لە مانگی خەوتن موچی مانگی دوو وردەوردە خەریکە لە چەند وەزارەتێکە دەستی پێکردەوە تا ئێستاش خۆپشاندان ناڕزایەتی لە بەشێک لە شار و شارۆچەکان بەردەوام هەیە و سلێمانی یەکێکە لەو پارێزگانی کە لە نزیک بە مانگێک دەبێت کە ناڕزایی خۆپشاندان تێدا بەردەوامی هەیە. بەڵێ پێم وابێ هاوکارم ڕامیار عوسمان ئێستا کە لە شاری سلێمانی لە شەقامی سالم لە ناو گرتبوونەوەیەکایە کە گرتبوونەوەکە بەشێک لە برایانی پۆلیسی هاتوچۆ و مامۆستایان و فەرمانبەران لەوێ بەرەو نووسینگەی سەرەکی پەرلەمانی نووسینگەی سلێمانی لە پەرلەمانی کوردستان لە سلێمانی بەڕێکەوتوون بۆ پێدانی ئەو داخوازی و داواکاریانەی کە هەیەە لە هەمبەر ئەو کێشە گرفتانەکەوا بۆیان توش بۆ لە بواری موچە و وەروا بڕینی موچە و دواکەوتنی موچە ئەو کێشە گرفتانە. ڕامیار سڵاوت لێبێ ئەگەر گوێت لێمانە ئەو شوێنەی ئێستا کە تۆی لێیت باسێکمان بۆ بکەی لەوێ چی دەگوزارێ؟ بەڵێ سڵاوتان لێبێ ئەگەر گوێبیستی دەنگی منن ئێستا ئەوەی کە دەیبینن خۆپشاندانی فراوانی ماوەسان و فەرمانبەران و هەروەها کارمەندانی هاتوچۆی سلێمانیە کە لە بەردەم باخی گشتی سلێمانیەوە بەڕێپێوان بەڕێکەوتون بۆ بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان بۆی کە داواکاریەکانی خۆیان پێ بگەڕن کە داواکاریەکانی خۆ دەبێنێتەوە لە پێدانی موچە و هەروەها بڕیاری وەزارەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەڵۆشانەوەی بڕیاری لە سەدا 21 دەچمە لای کارمەندانی هاتوچۆ بزانین ئەم ڕۆژ داواکاریەکانتان
هەر بە هەمان شێوەیە بۆ مەسلەی موچێ یان داواکاری تریشانەیە بەڵێ هەر داواکارەکەمان داواکاری موچەیە سی ڕۆژە کاتی خۆیان دێتەوە بێ لێ بڕین بێ ئێمڕۆ ئاچینە بەردەم نووسینگەی پارلەمان ئەگەر جوابمانێنەوە ئەوە ڕۆژێک دەبێ هەڵدەستی ترمان هەبێ شوێنێک تر داخین باشە ئێوە بۆچی ئەچنە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمان لێستا بەخێر بێن ئێمە وەکو کارمەندانی هاتووە مامۆستایان و پزیشکان و هەموو خەڵکو و چین و توێژەکانی هاوڵاتیان لە کاسبکار لە هەموو چین و توێژەکان ئێمە لە ئێستا بەرەو نووسینگەی پەرلەمان بەڕێکەین بۆی ئەو پەرلەمانتارە بەڕێزانە بەدەنگی ئەم خەڵکە بەدەنگی ئەم کەسایەتیانە چوونەتە ئەو شوێنە بزانین تاکو چەند ئەتوانن داواکارەکانی ئێمە بگێنن ئەگەر لەگەڵەوە بن داواکارەکانمان بگێنن بەسەر چاو ئێمەش گێڕاڵیەوانەکەن ئەگەر نەبێ پەرلەمان داخین باشە جگە لە داواکاری موچە ئێوە لە ڕۆژانی ڕابردووە باسی ینی هەڵەشانەی ئەو لە سەدا بیستوەکەتان نەکرد ئەم داواکاری ئێوە لە ئێستا تا چەند ماوە لە ئێستا ئێمە هەر لەسەر و داواکارە سوورین بڕینی موچەخۆرانی هەرێمی کوردستان هێڵی سوورە بەی شێوێک نابێ موچەکانیان ببڕێت وەسی ڕۆژارێک موچە بیرێت ئەگەر یەک ڕۆژ تێپەڕ بێ بە هەمان شێوە بایکۆتەکەین و یەنەوە سەر شەقامەکان و هەتاکو موچەکانیشمان بۆ چانەکرێت بەی شێوەی بایکۆت ناشکێنی زۆر باشە کاک نەوزادەگەر هاوکارم بیبیتە پێشەوە ینی جگە لە کارمەندانی هاتووی سلێمانی مامۆستایانیش لە نێو ڕیزی خۆپشاندانەکەیان کار بۆ بەردەم نووسینگەی پەرلەمانی سلێمانی داواکاریەکانتان کاکە ئێمە یەکەمین داواکاریمانەوەیە گەڕانەوەی شکۆ بۆ مرۆڤایەتی شکۆی مرۆڤایەتی لە کوردستانە نەماوە هەموو خەڵک عیبدار بوو حکوومەت ئاشاوی خستۆتە هەموو ماڵێکەوە وەزیری دارایی و داواکاری گشتی پەرلەمانتاران دکتۆر ڕێواز سەرۆکی حکوومەت ئێمە دەگمان بە ئێوە داوە خەڵکی وڵاتی ئێمە لە نەهامەتیە ئەژی شۆڕشی برسی بەڕێوەیە کاکە معقول ئۆپۆزیسیۆن بۆ لێرە نییە ئەبوو جەهل چەندێ زەرەری لە ئیسلاماوە ئۆپۆزیسیۆن ئەوەنە زەرەری لە وڵاتەیەوە ئەی کوا بۆ دەنگیان نییە کوا بۆ کاکە پۆست و پلۆپایە بۆ من تەوزیع مەکەن وەرن مەعاش تەوزیعکەن بەقەدەر وەنەوشەی درع لە شاری لە هەرێمی کوردستانە هین نییە ئەمێری هەناسەدان بۆ خەڵک کە تووشی کۆرۆنا ببێ کۆرۆنا بمکوژێ باشترێکە وەک لەوەی لە ماڵەوە لە برسا بمرم دوای ینی هێندە دۆخەکە خراپ بووە کە خەڵەکە بێ لە برسا بمریان کاکە ئەزانی چۆنیە ئەرک و مافەیە لە عالەمە ئەرک و مافەیە خەڵکی وڵاتی ئێمە هەموو کارمەندانی مرور هەموو مۆزەفی حکوومەت بە هەموو چین و توێژەکانەوە ئەرکی خۆی بەجێنەوە بەڵام مافەکەی نادرێتێ کە تۆ مافەکەت نەدایە ئەی چۆنەژی ئەیوە نیە ئەرک و مافێ ئێمە مافەکانمان وەرنەگرتووە بەڵام ئەرکەکانمان جێبەجێ کردووە کولی یەکێکە لێرەیە لەوانەیە 4-5 دەفتەر دۆلاری لای حکوومەت بێ ئەی چۆن دەست خۆش بێ ئێوە داوای مافەکانتان لە کێیەکان داوای مافەکانتان لە کێیەکان گۆنێداهاتی وڵات داوای مافەکانتان لە کێیەکان ئێمە داوای مافەکانمان لە حکوومەت دەکەین لە سەرانی ئەم وڵاتەکەین ئایا لە 400,000 موچەخۆر ئەمەی کە لێرەیە ئەمەنە ئامادەیە ئەی کوواوانی تر لەکوێن بۆچی نایە لەسەر شەقەم داوای مافەکانی خۆیان ناکەن لەکوێن لە 400,000 موچەخۆر کووا بۆ خەڵک نایەتە دەنگ هەمووی لە ماڵەوە دانیشتووە لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە سەیریە ماکە پێت وایە ئەگەر خەڵکی زیاتر بێتە سەر شەقام کاریگەری هەبێ و خۆپشاندانانەیەوە بەڵێ بە تاکید بە دڵنیاییەوە کاریگەریشیە بێت و ئەوانی شەوێت جوابمان بنەوە ئەوانی شەوێت داواکارەکان ئێمە جێبەجێکەن ئێمەش بەردەوام بین هەتا داواکارەکانمان جێبەجێکەن دڵنیا بن کۆڵیش ناین نزیکەی 25 ڕۆژە لەسەر شەقامان مانگرتن و گرتبوونەوەتان ئەنجامدان وایە بۆچی تا ئێستا وەڵامتان نەدراوە بێباکن لێمان لەوەرە ڕێژەمان کەمە با هەمووی بێتە دەنگ کاکە با بچە خۆران هەمووی بێ لەسەر شەقام داوای مافەکانی خۆیان بکەن ئەوانیش وەڵامانە دەنەوە دێنە جواب دیارە وەکو ئەو کارمەندانی هاتچۆوە مامۆستان ئاماژەیان پێکرد دۆخی دارایی خەڵکی لە ئێستادا هێندە خراپەوە داوا لە سەرجەم چین و توێژەکانی دیکە دەکەن ئەوانیش دەنگیان بخەنە پاڵدەنگی ئەوانەی کە لە ئێستادا گرتبوونیان ئەنجامداوە بێنە سەر شەقام داوای مافی خۆیان بکەن ئەی حکومەتی قومارچی باشە داواکاریەکانی ئێوە جگە لە موچەوە ئەو لە سەدا بیستوەکەی کە لێتان بڕاوە چیترتان هەیە ئێستا ئێوە موچەیەکتان وەرگرت نەگەڕانەوە سەرکارەکانتان بەڵێنی ئێوە بۆ گەڕانەوەیان مەرجی بۆ گەڕانەوە بۆ سەرکارەکانتان چییە؟ وەڵاهی ڕاست دەگەی ئێمە موچەیەکمان وەرگرت بەڵام لە دوای 6 مانگ موچەیەکمان وەرگرت و نەگەڕانەوەی بۆ سەرکارەکانمان ئێمە یەک داوا یەک هەدەفمان ئەمانەیە بەڵێنێکیان لێ وەرگرین بەڵێنێکی مەردانە و پیاوانە ئەگەر ئەو دوو ماسەفاتیان تایە
یەک بەڵێنیان لێ وەرگین کە دوو داواکاریمان بۆ جێبەجێکەن داوای ڕۆشتنیانەکەینە داوای ڕوخانیانەکەین داوای هیچیان ناکەین تەنیا ئەڵێن بەڵێنی ئەومان بنێ کەسی ڕۆژارە موچەمان بنێ موچەی کاملمان بنێ یعنی بەڕاستی ئەمە ناکرێ موچە خۆر هەموو ڕۆژ و ساڵ و مانگێ بێتە سەر جادە بۆ داوای موچە ئێستا موچەیەکمان هاتێ ئەمان نێرێتەوە ماڵەوە دوای 6 مانگی تر ڕوبع موچەیشترمان هاتێ ئەوە نەما سونعی موچەخۆر زۆر لەوە گەورەتران بە موچەی هەڵی خەڵەتێنم باش ئێوە نزیکەی 25 ڕۆژە لەسەر شەقا من تا ئێستا هیچ کەسێک وەڵامی ئەوەی نەداوەتەوە یان هیچ بەڵێنێکتان پێ نەدراوە ئەو بێدەنگی حکوومەت ئێوە چۆن وەسفەکە هیچ کەسێ وەڵامی ئێمەی ناوەتەوە نەخێر بۆیە ئێسش ئێمە بەم ڕێکارە هەڵساین تا ئاراستەکەی بگۆڕین بەرەو نووسنگەی پەرلەمان ئەوێ دابخەین ئیتر ناڵێن بکرێتەوە ئەوەی کە ئەوان جوابنانە ئاوا بێ باکن لە خەڵک دڵنیا بن ئەم جەماوەری کە لە دواوێت لە کاتی دەنگانە ئەوانیش ئەوە بێ باک و پێم نەتە ملیان و ئەو بێباکی ئەوان ئەوە دەرەخاکە ئەمان بە تەزویر و بە دەنگی خەڵک نەهاتون هیچ نوێنەری گەلنی هەموو کوردەوازان یعنی پێ دوای بە تەزویر هاتون هەموویان تەزویرن خۆش بێ بەڵێ لە خۆپشاندانەکەدا هێزە چالاکە مەدەنیەکانیش پارێزگاری لە خۆپشاندەرانەکەن بۆی کە هیچ حاڵەتێکی نەخوازرا و ڕوونەدا وەکو ئاماژەم پێکرد مامۆستایان و فەرمانبەران و کارمەندانی هاتوچۆ لە ئێستادا بە شەقامی سالم بەڕێگاوان بۆی کە بشنە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان بۆی ئەو یاداشتێک کە هەیەە بیدەن بە ئەو پەرلەمانتارانی کە لە نووسینگەی سلێمانی پەرلەمانن بۆی کە داواکاریەکانن بگەێنن بە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە خۆیان ئاماژەیان پێکردمەوەی زیاتر لە 21 ڕۆژ ئەوان لەسەر شەقا من کارمەندانی هاتوچۆ بەڵام تا ئێستا هیچ داواکاریەکیان نەدراوەتەوە وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە هیچ کەسێک هیچ بەڵێنێکیانی پێ نەدراوە لەسەر چاکردنی موچەوە هەڵوەشانەوەی بڕیاری لە سەدا 21 موچەکە ئەنجومەنی وەزیران بڕیارەکەی دەرکردووە بۆی ئەوان دەڵێن تاوەکو ئەو داواکاریانیان جێبەجێ نەکرێت بە هیچ جۆرێک ناگەڕێنەوە سەرکارەکانیان و درێژە بە خۆپشاندان و بایکۆتی دەوام دەدەن و هاوکات شەقامی سالم هەموو ڕۆژێک دەکەنە مەیدانی خۆپشاندانەکانیان. زۆر باشە لە بەخشایە کاکەسەر کارمەندانی هاتوچۆ لە ئێستادا یاداشتێکیان پێەیە دیارە خۆی لە چەند خاڵێک دەبینێتەوە یەکێ لەوانە پێدانی بەڵێنە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیرانەوە بۆ ئەوەی کە کێشەی ئەو لە سەدا 21ەکان بۆ چارەسەر بکرێەوە ئەو بڕیارە هەڵوەشێندرێتەوە بەشێک لە کارمەندانی هەرچۆ لە چەند ڕۆژی ڕابردووە ئاماژیان بۆ کرد کە داهاتی بەڕێبەراتی هاتوچۆی سلێمانی ئەندە زۆرە کە بەشی موچەی کارمەندانی هاتوچۆوە بەشێک لە فەرمانگەکانی دیکەش بکات بۆیە داوایان کرد ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنیان پێنادا بۆ پێدانی موچەکانیان وە چاکردنی موچەکانیان ئەوە داهاتی بەڕێبەراتی هاتوچۆی سلێمانی موچەی کارمەندانی هاتوچۆ بدرێت و حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەند بێ لەسەر ئەو بڕیارە بۆیە ئەوان لە ئێستادا وەکو خۆیان ئاماژەیان پێکرد کە هیچ بەڵێنێکیان پێ نەدراوە داوایەکەن کە بەڵێنێکیان پێ بدرێت و ئەو بەڵێنەش لە ڕێگەی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانەوە بگەێنرێن داواکاریەکانیان بگەێنە بە حکوومەتی هەرێمی کوردستان تا داواکاریەکانیان جێبەجێ بکرێت و ئێستا ئەوە نزیک دەبنەوە لە پردەکەی شەقامی سالم ینی بەرەو ئاراستەی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان بەڕێکەوتنوە ئەو شەقامیان گرتووە کە شەقامی دەرچوونە لە شاری سلێمانی شاڕێی سالم ڕێپێوانەکە بە پاڵپشتیان چاودێری چالاکە مەدەنیەکانە بێت و هەروەها لە پشتەوە ئەوانی کە لە پێشەوە دەبیندێن ئەمانە کارمەندانی هاتوچۆی سلێمانین و لە بەشی پشتەوە مامۆستایان و فەرمانبەران دەبیندێ من دەچمەوە لای بەشێک لە کارمەندانی هاتوچۆ بۆی کە داواکاریەکانیان بگەێنن ئێوە دەمێکە لێرە نزیکەی چەند ڕۆژێک دەبێت 20 ڕۆژێکە بێت لەو هاوکاری تریشم پرسی بۆچی حکوومەتی هەرێم تا ئێستا وەڵامی ئێوەی نەداوەتەوە بۆ بێدەنگە لە ئاز وەڵام بۆ لە ئاز داواکاریەکانی ئێوە وڵی سەیرم لێ حکوومەت بە دەنگی میلەت چۆتەوێ بەڵام
بە تەواوەتی فەرامۆشی کرد تا ئێستا ئەو ئەندام پەرلەمانانەیش و ئەو وەزیرانە و ئەو دەسەڵاتی کە بە دەنگی منوتۆ و میلەت چۆتە ئەوێت تا ئێستا هیچ کەسێکیان هەڵوێستیان نەبوو حتا بۆ یەک جاریش بێ نەهاتون نەتەناومانیا پەیوەندیمان پێ بکەن بڵێن داواکاریتان چییە؟ یعنی زۆر سەیرم لێ بەدەر لەوەی کە ئێستا ئەوەی لە ماڵ و دانیشتۆ و موچەخۆرە لە ڕێ میدیاکانی جەنابتانەوە و یاخود لە ڕێ فەیسبوکەوە سەیری ئەمەوەکەن و بە حساب لەگەڵمان و موچەخۆریشن من وەکو خودی خۆم بە دیواریان تێگەم. ئەی کەواتە بێ چی بکەن بۆی کە ینی ئەو فشاری کە ئێوە هەتانە زیاتر بێ لەسەر حکومەت خۆ لە من ئازیستر نییە بە ئەویش بێت ئەگەر ئێستا حکومەت سەیرەکە کە ئەڵێ ئەگەر ئەمە بن بەڵام نازانێت ئێمە چنگێکی لەو خەرمانە ناڕازیە باشە ئەگەر ئەوانیش بێنە پاڵ ئێمە وەکو من و تۆ داوای موچەک بەس من سەیرم لە شتێکی ژە یعنی موچەخۆر هەیە ڕسمی ئەکاونتەکەی کە ئەو کاتەی ئەفرین و کۆبانێ و نازام هەمومان کۆبانین و هەمومان ئەفرین و تۆ ناوێری بی لێرە داوای موچەکەی خۆتکەی یعنی چۆن ئەتوانیت دیفاع لە شوێنێکی گەکەی ئەمە موچەکە حەقی شەرعی خۆتە یعنی بۆ ئەو نەترسنۆکی قابی لە خۆ تۆ داوای چی لە حکومەتەکەی موچەیەکم لاتە بووم بجێڕەوە بمەرێ لێم مەبڕە با بچێت لەندام پەرلەمانەکانی بڕبا لە سەرۆکاتی پەرلەمان با لە وەزیرەکان با ئەوانە وەگلێشمان زۆر لە مامۆسایانی ئاینی هەیە کە تا ئێستا هەر نات هەر وەکو ئەوە بێنە ناو ئێمە پێما خۆشە و یاداشتێکی تەقدیمی حکومەتکەن کە ئەمە وەزعی عامە خۆشیان موچەخۆرن یعنی بەڕاستی جێ نیگەرانیە. ینی حکومەت هێرمی کوردستان لە 2014 بەدواوە نزیکەی سەرەتای 2015 بوو بڕیاری پاشەکەوتی موچەی سەپان و لە ئێستاشدا بڕیاری لێبڕینی لە سەدا 21 داوە پێت وایە یعنی ئەم بڕیارانە کە دەدرێت لەسەر موچەخۆر لە دەرەنجامی چیوەیە ئەم بڕیارانە دەدرێت؟ وڵی بەدەر لەوەی کە متمانە نەماوە لە بینی موچەخۆر و حکومەتە و زائیدەن هاوڵاتی و حکومەتیش بەدەر لەوەش کە ئێستا ئەم مانگەی لە سابی سوێکی لێبڕیوی دڵنیا بە بەمە ڕازی بیت لە سابی و یەکت ئەیاتێ چەند مانگێکی کە هەموویت لێ بڕێ ئەڵێ خۆ قسە ناکە خۆ غیرەتی نیە با من شۆنم بێ وای لێکم. ئەمە وتافی کارمەندانی هاتشۆی سلێمانی وە مامۆستایان و فەرمانبەرانە کە داوای چاکردنی سیستەمی موچە دەکەن لە هەرێمی کوردستان و داوا لە خەڵکی شاری سلێمانی و شارەکانی دیکە دەکەن دەنگی خۆیان بخەنە پاڵ دەنگی ئەوان بۆی کا بتوانین شارەکانی زیاتر بکەن لەسەر حکومەتی هەرێم تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ بکرێت وەکو ئەو تافانەی کە ئێستا لە پشمەوە گوێم لێ دەبێ و تافی بڕوخەیە بەڕێی حکومەتی هەرێمی کوردستان وە بەشێک لە ئەو کەسانەی کە لێرن لە گردبوونەوەکەی ئاماژەیان بۆ کرد کە ئەگەر حکومەتی هەرێم توانای پێدانی موچەی نەماوە توانای دابینکردنی بشێوی ژیانی هاوڵاتیانی نەماوە باشتر وایە حکومەتەکە هەڵبۆشێتەوە دەست لەکات بکێشێتەوە هەروەکو لە ئێستاشدا ینی ئەو وتافانی کە دەوترێتەوە زیاتر وتافی بڕوخەیە یەکێکی دیکە لە مامۆستایانی ناڕازی لێرەیە کە لە خۆپشاندانەکانە بەردەوام موجود مامۆستا سڵاو لێبێ وەکو کارمەندانی هاتوشۆ ئێوە بەشداری خۆپشاندانەکەدان و ئاوشانی ئەوان داواکاری ئێوە داواکاری ئێمە وەکو مامۆستایان بگرە من فەرمانبەری ناڕازیم بەڵام هەر بۆ پشتگیری خۆپشاندانەکان هاتوین بەڵام داواکاری ئێمە ئەوەیە کە موچەکەمان لە کاتی خۆیان بێ هیچ لێبڕین و دەستکاریکردنێک لە 30 ڕۆژجارێک تێنەپەڕێ ئەمە داواکاری سەرەکی ئەمە باشە داواکاریەکە هەیە بەڵام لە هەمان کاتیشتا هەم لێبڕینەکە هەیە و هەمیش وەڵامتان نەدراوەتەوە یعنی ئێوە چۆن شیکردنەوە بۆ ئەوەکەن کە موچەتان پێ نادرێەوە جوابتان نادرێتەوە لێشتانە بڕە موچەکانتان ئێمە شیکردنەوە ئێمەوەیە جارێ بەرداوامی لە شەقام هەتاوەکو وەڵامێکی مەرعی وەرەگرین بەڵام لە فشارەکانی خۆشمان بەرداوامە بین و داهاتیش زۆرە بەڵام لە هەنقەز نایەن بە خەڵک چۆن یعنی داهات زۆرە بەن دەڵێ مندا ئەمشەو عێزەت سابیر ئەڵێ دوکتە عێزەت سابیر ئەڵێ داهاتی 2019 15 میلیارد دلار بووە ئاوەرە ئەم 15 میلیارد دلارە چی لێ هات چی لێ هاتووە بەڕێوە چی لێ هاتووە ئەڵە 6 میلیارد دلاری سەرف کراوە ئەی نۆکەی تری چی لێ هاتووە ئەی میلەت بۆیەتە سەرجادە میلەت بۆیە داوای مافی خۆیەکان لەسەر ئەمانێ هەر خۆی حیزبێکە کە لە دەسەڵاتە کە جێگری سەرۆکی حکومەت لە خۆیەتی ئاوا ئەڵێت بە کوردی ئەڵێ وەرە داوای مافی خۆکە لە سەرجادە باش ئێستا ئێوە داوای مافی خۆتان لە کیەکەن لە حیزبەکەن یا لە ئێمە بە کوردی با پێ بڵێ ئێمە حکومەتێکیان دامەزران حکومەتێکیان دامەزران چەند لایەنێک نایەن نا حکومەتی برا گەورە کە ئەم حکومەتە دامەزرێنەری چەندین قەیرانە یەکێ لە قەیرانەکە قەیرانی دارایی قەیرانی سیاسی قەیرانی تەندروستی
ڕێگە خۆشکرد بۆ سپای بێگانەوە ئەمەش لە یەکێکە لە هەرە قەیرانە گەورەکان ئەتەمە حکوومەتێکی وان بۆچیەوە بەڵێ بۆ دەست لە کارکێشانەوەی حکوومەت وەڵەشانەوەی بەرلەمە باشە کەواتە ئێوە تاکەی لەسەر شەقام بەردەوامە بنیان ئەو خۆپشاندانەی هەیە یعنی داواکاری سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانە یان ئەوانی کە نەهاتون بەشداریان کردەوە نەڕازین لە ئەو داواکاری ئەو دۆخی هەمووی ناڕازیە بەڵامەکەوێتەوە سەر بەشداریکردنی خەڵک ئەو نەهاتینە سەرجادە لەوانێ خەڵک تۆزێ ماندوو بوێت بەڵام داواکاری هەموو خەڵکە و کۆڵی نادەین هەر لە شەقامە بین تا وەڵامێکی جدی وەرەگرین زۆر باشە دەستان خۆش بێ دیارەوەکو ئەو فەرمانبەرە ئاماژەی پێکرد ئەوان بەردەوامە بن لە خۆپشاندانەکانیان و مانگرتنی ناڕزایی بەردەوام دەبێت تا ئەو کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی زۆر باشە دانیار داواکاری مامۆستایان و فەرمانبەران و سپاس بۆ هاوکارمان ڕانیار عوسمان لە سلێمانیەوە لە ناو ئاپۆڕای خۆپیشاندەران و ناڕزایەتی مامۆستایان و هەروەها فەرمانبەران و بە تایبەتیش برایانی پۆلیسی هاتوچۆ بە هیوایەوەی کێشە و گرفتەکانیان چارەسەر بێت و حکوومەتی هەرێمیش بەدەم داواکارەکانیانەوە بێت وەروە ئەو کێشە و گرفتانەش چارەسەر ببن. بەڵێ بینەرانی عزیز ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیواخوازین کە سەرجەم بڕگۆ بابەتەکانی جێگەی سوود و ڕەزامەندی خوای گەورە و ئێوەی ئازیز ببێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.